بەڕێزان لەرکەن ساڵتا لەبێ هیوادارم بتوانم سەرنجتان ڕابکێشم وەکو بڵندگۆی هەمیشەی خەڵکی کوردستان ئەم جارە پزیشکانی دانەمەزراو هاتوونەتە پرۆگرامی لەگەڵ ڕەنج لە ڕوودا و بۆی کە کۆژانەکانی خۆیان بخەنە ڕوو. ئەمە جگەلەوەی کە ئێمە لەگەڵ میوانەکان نوێنەران ئەو دکتۆرە بەڕێزانی کە لێرە دانیشتوون تۆزە پێش ئێستا باسی هەلومەرج و سیستمی تەندروستیمانە کرد لە کوردستان بەڕاستی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا تا ئەگا بە ئێستا زیاتر لە 1000 پزیشک و تەندروستکار ئەم وڵاتیان بەجێهێشتو ئێستا لە ئەمریکا و وڵاتانی ئەوروپان لە کاتێکا بەپێی ستانداردا جیهانیەکانی ئێمە کەمی پزیشکمان هەیە، پزیشکی تایبەتمەند و پسپۆر لە هەموو بوارەکاندا. واتە ئێمە لەو وڵاتانەین ئەگەر بمانەوە سیستمێکی تەندروستی دامەزراو کە بە نەخۆشی خەڵک ڕابگا، ئێمە بەڕاستی بێت لە دەرەوە پزیشکانی خۆمان جگەلەوەی بێدایان مەزرێنین ئەبێ لە دەرەوە پزیشکیش بهێنینە کوردستان، بەڵام هەلومەرجێک دروست کراوە لە کوردستان ئەوانەی خۆمان سەری خۆیان هەڵەگرن. تا و ڕادەی وڵاتێکی وەکو ئەڵمانیا سەدان پسپۆر و سەدان دکتۆری کورد ئێستا لەوێ کارەکە، تەنانەت هەرێمێکەیە بە ناوی زارلاند بەڕاستی بەوە ناسراوە کە زۆرترین پزیشکی کورد لەوێ کارەکە. ئەمە جگەلەوەی کە پزیشکانی دانەمەزراو کە هاتوونەتە ئەم پرۆگرامە بەڕاستی ئەوەی کە بۆ منیان باس کرد حەزەکەم بەرپرسانی ئەم وڵاتەش لە زاری خۆیانەوە بیبیستن، باسی ئەوەکەن کە خوێندنێکی زۆر چڕ و خەست و پڕ لە معریفە لەو وڵاتەیە خوێنرێت، بەڵام بەهۆی دانەمەزراندن و بەهۆی نەبوونی تەدەڕوج بەڕاستی ئەوان لە ڕووی معریفیەوە زۆر دائەبڕێن لە زانستەکان. واتە ئەو پاشخانە معریفیای لایەن دروست دەکرێ هێدی کاڵە بێتەوە. ئەمە جگەلەوەی کە لە وڵاتی ئێمەدا لە سەرەتای دروستبوونی عێراقەوە تاوەکو دەگا بە ئێستا کۆلێژی پزیشکی کۆلێژێکی پڕ بەها و باڵا بووە، بەڵام بەهۆی دانەمەزراندنەوە وای کردووە کە هێدی خەریکە خواست لە سەرم حاڵەتە نەمێنێ. بێنە لەبەر چاوت خەڵکێک لێرەش خوێندبێتی و لە دەروی وڵاتی شەو خوێندبێتی ئێستا لەسەر مێزی بەرنامەکەمە چی بکات باشە. ئەو ماوەی پێشوو زانیتان پزیشکی دان هەبوو تای ڕەشە کردەوە، بەڵام کاک دکتۆر وسامە کە یەکێک لە میوانە سەرەکیەکانمە بەخێر بێن سەرچاوەکانم سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. ئەچمە لای میوانەکان بەس ئەمێ وەکو پزیشکێکی دانەمەزراو پێم بڵێ چۆن ژیان بەڕێکیت و ئێستا چیەکەیت؟ لە حاڵی حەزرا کاک ڕەنج ئێستا ئیشی گارسۆنیەکەم. گارسۆنیت؟ بەڵێ گارسۆنم لە یەکێک لە هوتێلەکانی شاری سلێمانی. ئەمە لە پێناو لە ئەنجامی چالەنجامی وێگەر دامەزراندنە وایە و تایناتە وایە بەسڵەترین مافی خۆمان کە دامەزراندنە پیان پێت وایە لە هیچ شوێنێکی ئەم گۆی زەویە دکتۆرێکە بێ؟ من بە تەحەداوە قسەکەم لۆگۆی هوتێلەکەمە شارم و بە تەحەداوە هیچ دکتۆرێ باوەڕ ناکەم لە دنیا بێ خاوەنی هەوێی سندیکا بێتی پزیشکی لەمەگادە خاوەنی هەوێی گارسۆنی بێت. لە کێ خوێنوتە؟ من خۆم سەرەتا لە وڵاتی ئەرمینیا بووم، ساڵی 2004 بۆ 500 چوومە دەری وڵات لە پێناو دەستکەوتنی عیلم و زانست و زانیاری بۆ وڵاتەکەم و خزمەتکردن بە نەخۆشەکانی وڵاتەکەم گۆڕیوە ڕۆیشتم بۆ وڵاتێکی تر، دواتر لە وڵاتێکی تر هەم لە سەرەتاوە دەستم پێ کردوەوە لە وڵاتی مەرحلە چواربی لە وڵاتێکی تر لە سەرەتاوە دەست پێ بکەیت چەندێک قورسەکات و چەندێک حاڵەتێکی لە پێناو خزمەتکردنی وڵاتەکەی خۆم ئامادە بووم تەزیحی ئەوەی شتم کێشەنیە ئێستا حاڵی حاز لە پێناو بژێوی ژاند و ئیشەکەی کاک ڕەنج ئەوەیەکیان گارسۆنی شەکەی ترت ئەوەی تیشان سەوڵێ بە شانازی و ئیشەکانی شیشەکەی سەوڵ لە عەربی دروستکردنی سەوڵ؟ بەڵێ بە شانازیش هیچ عیب نیە ئیشکردن. کاتێکە تۆ باز لەوە ناکەین پیشەی سەوڵ فرۆشی کەمترە لە پزیشکی، مامۆستایەتی کەمترە لە پیشەیەکی تر، هەموو شتێ لە ئێکسای خۆی باشترە. تایبەتمەندی خۆی من معقول نییە من کۆی گشتی ئەوانەی کە لە دەری وڵات بووم بە پاسپۆرتەوەی دەمە دەستی وەزارەتی تەندروستی کە لە خوێندنی باڵایش خۆیان چێکی پاسپۆرتەکانیان کردن 9 ساڵ لە دەری وڵات بووم. معقولە تۆ 9 ساڵ لە دەری وڵات بیت عەزیەت بکێشی ناخۆشی ببینیت عیلم زانست وەرگریت لەم دکتۆرە بیبێ لەو دکتۆرە بیبێ بێنیتەوە بۆ وڵاتەکەی خۆ لە ئەنجامە ببینی تۆ شوێن تەکەوێتە کوێەوەی کە بچیت دوو ئیشکێک کە زۆر لە یەخسایەکەی خۆتۆ دوورترە. لە حاڵەتێکە من تیشکە خەمە سەر بابەتێک ئێمە کە وەکوانەی دەری وڵات کە هیچ ئەوە هیچ بە هەموو شێوازێ مافمان خوڕاوە ئێمە دوو جار مافمان خوڕاوەکو من ئێستا دواتر ئاماژەی پێکەم من تێناگەم تاکەی و ئەم وڵاتەی ئێمە کاک ڕەنج دکتۆرێک ئەهێنێت لەو وڵاتی کە من خوێندومە لەو شاری کە من خوێندومە لەو زانکۆی کە من خوێندومە ئەهێنێت لە شاری سلێمانیا نەک ئەو چەندها دکتۆری و ئەهێنن لە شاری سلێمانیا لە نەخۆشخانە ئاهلیەکان کەردی تایبەتی ژوورت ناگرێت کەردی گشتی و تایبەتی ژوورمان ناگرێت یعنی دەستمان بەسراوە نازانی چی بکەین. باشە دەست خۆش سپاسە دەکەم با بێمە لای پزیشکانی دانەمەزراو فەرموو بۆچی تەشریفتان هێناوە بۆ ئەم پرۆگرامە؟ تۆ بەلاتەوە ئەمە غەریبە یان نەخێر دانەمەزراوەکان
ڕەنگە خەڵکی تریتیا بێ لێرەش پزیشکی تەواو کردو ئەویش دیسان ڕووی کردوتە ئیشی تر. البته لا وزبي ايمش يعني لسال ايمش لدرسواني ايمش كومالا كس هن كوا ايش دكان ايشكان يندور لكاري بزيشكي لبروي بهوي نبوني ازمون مان لنخوشخانه حكوميه كان لكارتي قشتي هلی کار لکارتی تایبەت زۆر کەمە. باشە من لە یەک شت تێناگەم بۆچی مەسەڵەن بەبێ ئەزمون هەژمارەکرن؟ کاگڕانس کاتێک ئەمە لە کۆلێژ پزیشکین و داوام دەکەین ئێمە لە ژێر سەرپەرشتی پزیشکی پسپۆر و یانیش پزیشکانی نیشتەجێینە واتە ئێمە بەرپرساوی یەکەم نین لەو کاتەدا ئەوەش یعنی وامان لێ دەکا هەموو شتەکان بە خۆمان نەکەین بەڵام کاتێک کە دادەمەزرین خۆمان بەرپرسیار دەبین و خۆمان ئیجبار دەبین و هەست بە بەرپرسیارتی دەکەین و ئیشەکان دەکەین ئەو کاتی ئەزمموی تاوا وەردەگرین واتە بەبێ دامەزراندن و بەبێەوەی کە ببینێت بەڵام بەپێی یاسا پزیشکی نیشتەجێی خولا و بەردەوام هەر ئەبێ لە ژێر سەرپەرشتیاری پلە بڵند و پسپۆر دابێ بەڵام بە پێچەوانەوە بەڕاستی زۆریان لە قەزا و ناحیەکاندا مەزرێن هەر بە تەنیا خۆیانن هیچ سەرپەرشتیارێکیان نییە یعنی چ جیاوازیەکێ پێت وایە بە 2 ساڵ پراکتیککردن ئەمەندە گۆڕانێکی جۆری دروست ببێ؟ ئەکەیت کاگرانس ئەمە کە لە کۆلێژین زیاتر فۆکەسمان و تەرکیزمان لەسەر لایەنە تیۆریەکانە بەڵام کاتێک کە دادەمەزرین ئەو کاتەیەکەوە ئەمە دەست پێ دەکەین بۆ پراکتیزەکردنی ئەو زانستێکە کۆمان کردیتەوە. ئێستا تۆ 6 ساڵەکە کە دانەمەزراوی لە هیچ شوێنێ چانسی ئیشکردنت نییە وەگە وایە خوێنەواریت نەبێ؟ چانسی ئیشکردنم زۆر کەمە زۆر کەمە و ئەگەر هەشبی شایستە داراییەکانی زۆر کەمە واتە ینی بەشی ئەوم ناکاتن ئەمن شایانی وە نیە برێم وڵا ئەمن ئیشیش دەکەم یعنی وەرگرتنیشتان لە کەرتی تایبەتیش زۆر ئەستەمە لە وەرگرتنمان لە کەرتی تایبەت ئەستەمە چانسمان کەمە ئەگەر وەریش گیرین شایستە داراییەکانمان بەرامبەر ئەو دەوام و ئەو ماندووبوونەی دەیکەین زۆر کەمە. کەیتر ئێوە قسەکە ئەمە یەکێک وەڵامی ئەو پرسیارەم باتەوە ئایا ئەگەر دانەمەزرێن عیبینە ئەگەر دانەمەزرێن کاریگەری چییە لەسەرەوەی داببڕێن لە معریفە پزیشکیەکە؟ کاگرانز ئێمە 6 ساڵمان خوێندووە ئەو 6 ساڵە تێکەڵێک لە خوێندنی ثیۆری لەگەڵ پراکتیکیمان هەبوو ئەگەر ئەو پراکتیکیە بەردەوام نەبێت ئەوە کێشەیەک بۆ زانستەکەمان دروست دەبێت چونکە زانستی پزیشکی بریتێ لە زانستی ممارەسەکردن و بەکارهێنان ئەوە کێشەکە دروست دەکات بۆ ئێستا هیچ مافێکی تەدەڕوج هیچ شتێکتان نییە؟ نەخێر ئێستا ئێمە هیچ کێشێکمان نییە ئەنی هیچ مافێکی ئەومان نییە کە بڕۆین لە نەخۆشخانەیەک داوام بکەین کە وەکۆی کە ممارەسە بکەین لە بوارەکەی خۆمان هەتا مافی خوێندنی ئیزافیشتان نییە؟ نەخێر لە بوارەکە و کاگرانز دەمێ باسی ئەو بکەم تەنانەت ئێمە ئەنی من لامان سەیرە کێشەکە تەنها لە دامەزراندندایە ئێمە کێشەمان خۆی دەبێت بچووکتری بکەین کێشەمان لە کاتی دامەزراندندایە یەک مانگ دامەزراندنی ئێمە تاخیر بێت ئەسڵەن کاریگەری دەبێت لەسەر ئەم پزیشکانە و ئەو پزیشکانەشی کە ئێستا دامەزراون ئێستا 6 مانگ دواکەوتووە کاریگەری لەسەر پزیشکی نیشتەجێی خولاوی دامەزراو چییە؟ کاریگەری لەسەر پسپۆڕەکان چییە؟ لەسەر پلە باڵەکان چییە؟ ئێمە چەند پلەبەندیەکمانە ئێمە پزیشکی دانەمەزراوین تا و ناوە نوێیە بۆ لە کوردستانە تازە دامەزراوە پزیشکی نیشتەجێی خولاومان هەیە پزیشکی پلەبەندمان هەیە تەدەڕوزی پێ دەڵێن پزیشکی پایە بڵندمانە ئەو پزیشکانی کە ئەمە هەر هەمووتان بەرە بنە نەخۆشی داما و ئەم هەموو نوع پسپۆڕی هەموو نەخۆشەکان پێویستیان بە ئێمەیە کە پزیشکی پلەبەند پزیشکی خولاو ناسێت بۆ پزیشکی پلەبەند پزیشکی پلەبەند ناسێت بۆ پزیشکی پایە بڵند ئەوەش هەمووی کێشە دروست دەکەن ئەم ساڵ وەزوێکی باشمان هەیە کە پزیشکی پایە بڵندن تەخەروس دەکەن دەبنێت ئەخسایی جێ ئەوان بەتاڵ دەبێتەوە کێشە لە نەخۆشخانە حکومیەکان دروست دەبێت هەر دانەمەزرانەکە نییە کۆی تەدەڕوج و کۆی سیستمەکە هەموو سیستەمەکە ڕادەوەسێت ئێستا ئێمە هاوڕێمان هەیە لە قەزا و ناحیەکانە ناتوانێت بێتەوە ناو شەر هەتا ئێمە دانەمەزرین هەتا ئێمە دانەمەزرین ئەوانیش مافی خۆیانە بێن بخوێنن و کاگرانز خاڵێکی تریش لە بابەتەکە ئێمە هەر کێشە لەسەر ئێمە نییە ئەوە کێشەی ڕایگشتیە ینی پرسێکی نیشتیمانیە بەڕاستی پێویستە سەرۆکی حکومەت و وەزارەتیش زیاتر هەوڵدەن و بێنە سەرخەت بۆ پرسێکی نیشتیمانیە من کە سوکاری خۆم هەیە کە سوکاری خۆم لە قەزا و ناحیەکانن کە سوکاری ئەو بەڕێزانەش هەوی کە سوکاری خۆمان هەیە ئێمە ئەگەر پزیشک دانەمەزرێت ڕای گشتی ئێستا خەڵک کۆمەڵانی خەڵکی کوردستان زۆربەی دژی ینی لەگەڵ کەرتی حکومی ئاش نەبوونێتەوە لە مەوزوعی دەرمان لە بابەتی تاقیەکان ئێستا دەڵێن من ئەوە قسەی هاوڵاتیانە دەیگوازم ئێستا دەڵێن دکتۆریش وای لێ هاتووە کە دکتۆر نەمینێت لە مستەشفا حکومیەکاندا ناچار ئەوە پلاندا ڕێزراوە بۆی ئێمە بچینە کەرتی حکومیەکان ناڕاستە و خۆ هاندانەکێ بۆ
شکست بهێنانی کەرتی گشتی و خەڵک- بژانەوەی کەرتی تایبەت. خەڵک وا بیر دەکات و ئێمەش وا ئەی بیر تۆ دەکەین چۆن بیر دەکەیەوە؟ منیش وا بیر دەکەمەوە ئەگەر ئەم یاسای ئەگەر خەمخۆریەک نەبی باشە بەڵام خۆ ئێوە کەرتی تایبەتی ژوەرتان ناگرێت. لەم کاتەدا ئەمە کەرتی تایبەتی شوەرمان ناگرین نەقز لەوێش دروست دەبێت کاگرنس بەڕاستی لەبەرەوەی ژمارەمان زۆرە ئەنی کەرتی تایبەتیش دایانەوێت ئەو لەگەڵ ڕێزم بۆوان ئەوانیش بڕۆپارێکی کەمتر شایستەی دارایی کەمتر باشە باسی قەزاناحەکانە کرد. کاگرنس بەس بەڵێ من خۆم ئەم جەژنە لە قەزا و ناحەیەک بووم لە تەختەق بووم خۆم خەڵکی تەختەقم نەخۆشێکمانەوە چوینە نەخۆشخانەکە دکتۆرێکی لێ بوو تقریبن تەختەق 40,000 بۆ 50,000 یەک پزیشکی لێ بۆ خەفەر ئەو پزیشکە لێن پرسی معاناتی کاگرنس چونکە ئەگەر کاگرنس پزیشکێکی خولاو ئەگەر ساڵێک زیاتر لە تەواڕی بمینێتەوە لە فریاکەوتنەکان بینێتەوە شکست ینی شەکەت دەبێت ماندوو دەبێت ناتوانێت زیاتر ڕێژەی هەڵە زیاتر دەبێت پزیشکێک نابێت زیاتر لە 3 ئەطراف بکات لە ساڵەکە چونکە ڕێژەی هەڵەدا ئەو پزیشکە زیاتر دەبێت پزیشک نابێت لە ساڵەکە 3 بۆ 4 ئەطراف زیاتر بکات لەبەر ڕێژەی هەڵە زیاتر ئەو پزیشکە شەکەت و ماندوو دەبێت دەوامەکانمان ئەو پزیشکەی کە من لە نەخۆشخانەی گشتی تەختەق بینیم 33 ساعت نەخەوت بوو ئەکید شم 3-4 ساعتی دوایەوە نەخەوت بوو بەسەوە سەرنجی نابێت لە نامێنێت ینی مرۆڤ توانای سنووردارە. کاگرنس ئەوە هەم ئەومان پێ دەڵێت کە کێشەی ژمارەی پزیشکمان هەیە و کێشەی ئەومان هەیە ئەم هەر سەیری ناو شارەکان دەکەین سەیری قەزا و ناحەکان بکەین ژمارەی زۆر قەزا و ناحەکان بوون بە قوربانی هەتا پزیشکی نیشتەجێی خولاو بە تاکید خۆ من مەبەستم تانەدان نییە لە توانە معریفیەکەیەوان بەڵام هەر بە پێی سیستمەکە مادەمە بێ لە ژێر چاودێری پسپۆڕ و لە باڵاکانە بێ یا پزیشکی دێری نابێ بەڕاستی کەواتە لە ڕووی خەمڵینی زانخوازی و معریفیەکەەوە هێشتا ماوێتی بەڵام ئەوان ئەنێرن بۆ قەزا ناحەکانیش ئەوە حاڵەتێکی احتیاطیە کاگرنس خۆی لەو لۆدا فەقیرە هێشتا پڕ ئەزممویش نەبووە کاگرنس پزیشکی خولاو تەنانەوە مامۆساکانیشمان لێرن کاکتۆرشان مامۆسامان بووە بە ئەزمونترن بە چاو بۆ پزیشکی فریاکەوتن لە پسپۆڕەوەری دەکان چونکە من بە چاویلکەی سیستمەکە خۆی دەڵێم نەگەڕای و سیستەمەکەش هەمووی پێک بەسراوە پزیشکێکی پسپۆڕی نەشتەرگەری ناتوانێت عملیات بکات بێ پزیشکێکی خولاو نەخۆشخانەش ئەمان دامەزراون وەنا ئێوە پزیشکی نیشتەجێی خولاون وتت ئێوەش کۆژانێکی زۆرتانێ ئەوان دانەمەزراون زانیمان حی عەلە سەلا ئەی ئێوە کۆژانتان بۆ هەیە ڕاستەکەی کە ئەوانە بینیت بەم شقڵە ینی معاناتیان زۆرترە لە ئێمە منۆکو خۆم پێم عیبە ینی باسی معاناتی خۆم بکەم بەڵام بەڕاستی ئێمەش هەمانە یەکێک لەو پۆینتانە کە ئەم برادرەمان وروژانی ئەوەیە کە ئێمە زیاد لە ساڵ و نیوێکە لە تەوارەکانە داوامەکەین کە خۆی بەپێی قانون مەفروزە ینی پێش ئێمە ساڵ و کەمتر داوامیان کردو بەڕاستی ئەوە هەرکەس داوامی تەواری کردبێ ئەزانێت کە ئینەرژیەوێ ئینەرژیکی زۆری ئەوێ بەڕاستی ئێمە هەمومان ماندوین لەڕووی ژمارەشەوە لۆد کەمی هەیە و لۆد زۆرە بەڵێ لە ڕووی ژمارەوە ژمارەمان کەمە لۆدمان زۆرە بە تایبەتی لە ئەریافەکانە بەس شتێکە بیستم ئەڵێن مەحسوبێتێکی زۆر هەیە لە هەموو کایەکانە هەنێ خەڵکی بێ ئیشە و دەوام ناکە هەنێ خەڵکیشەیە لۆدێکی زۆری لەسرە ئەمە چییە؟ منیش خۆم لی تێناگەم زۆر جارایی بیر لەو شتا ئەەکەمەوە ئەم هەموو لۆدیان بۆ خستوەتە سەرشانی ئێمە مەجموعەیەک زۆر ماندوون مەجموعەیەکیش ئیسراحەتن ئەم حاڵەتە ڕاستە؟ دروست نییە ینی ئێمە خۆمان هەستی پێکین لە ناوی ئەژین ینی خەڵکی تر هەیە کە ئەتوانێت ڕۆڵی ئێمەش ببینێ ینی شتەکە بە شێوەیەکی یەکسان هەم ئەوانیشدا ئەمەزرێن و ینی ممارەسە ئیشەکانەکەن هەم ئەرکی سەرشانی ئێمەش کەمە بێتەوە بەڕاستی قوربانی یەکەم سەرەتان نەخۆشەکانن پاشان لایانی دەرونی و جستەی ئێمەشە ینی لێرەیە هەمومان زەرمەندین دەستخۆش لەم لایەنەوە مەحسوبیەت هەیە لە دابەشکردنا یعنی خەڵکێکە بێ زۆر ماندوو بێ و فشارێکی زۆری لەسەر بێ و خەڵکێکی شەبێ دەوام نەکات یا کەم دەوام بکە ئەکرێت لە مەرحەلەکانی ئێمەیە کەمتر بێ ئەو شتا چکە ئێمە هەمومان بە یەکسانی مەسەلەن ناو شار و دەرەوەی شارمان بەرەکەوێ بەڵام لە پلەکانی سەرەوە مەسەلەن لەوانەیە پزیشکێکی پایە بڵند یا پزیشکێکی اختصاصی هەبێ یان پسپۆڕی هەبێ لە بوارەکە کەمتر دەوام ئەکەن طبعاً چکە هیچ پسپۆڕێک نانێردرێتە تەوارەکانی دەرەوەی شار و بڵێن تۆرە نەخۆشی دەرەوەی شار قوربانین ئەکید لە قەزایەکە مەسەلەن 120,000 نفوسی هەیە ئەو قەزایە جاری وا هەیە یەک دکتۆری لێیە یعنی جاری وا هەیە من کە خۆم لە دەرەوەی شارم بیرەکەمەوە ئەڵێم ینی 120,000 کەس بەس لەسەر شانی منە بەس منیش خۆم بەتەنهام ینی چەند کەس لەسەر شانی تۆیە؟ 120,000 کەس مەسەلەن جا شارە بەپێی ئیتر شارەکان ئەگۆڕێ قەزا و ناحیەکان
يعني جاری وا هەیە بیرەکەمەوە ئەڵێم بەشکم من نەخۆشێکم بۆ بێت من ئینەرژی ئەو نەخۆشم پێ نەمابێت لەبەرەوەی کۆمەڵە نەخۆشێکی زۆرم لە پێش ئەوە بەڕێ کردووە جاری وا هەیە بەجارێک چەند کەس بانک دەکات ئەم لەم لاوە هەرێکی معاناتێکی هەیە بەجددی باشە ئەی ئەڵێن سەرڕای ئەوە شوێنی حەوانەوە و نان خواردن و بالضبط کاک ڕەنج من خۆم یعنی چوومەتە شارێک یەکەم جارم بۆ بچمە ئەو شارە کەسم لەو شارە نەناسیوە خۆشم بە تەنها ڕۆشتوم لە هەشتی بەیانیەوە هەتا هەشتی شەو من بەردەوام نەخۆشم دیوە بەردەوام نەخۆشم وەرگرتووە هەشتی شەو یعنی لە حوشەی خەسخانەکە دانیشتوم دەستم کردو بە گران تەلەفۆنم کردو بۆ ماڵەوەکە هیچ شوێنێک نییە لێی بمێنمەوە چونکە دارێکیان ینی بەس بەناو بۆ ئەوەی مەسەن لیژنەیەک بێ بڵێ ئەوە دارەکەیە یعنی شوێنی لەگەڵ ڕێزم بۆ هەموو بینەران هەموو جەماعەت لێرە شوێنی ئاژەڵیش نەبووە تای بژی یعنی لێرە لە دووری چەند مەترێکەوە بۆنی هاتووە یعنی تەلەفۆنم بۆ مەدیر کردووە تەلەفۆنم بۆ هەمووی کردووە بەس بێن ئەو مەسلەیە حەلکەنە کەوتنی بڕۆ لە ژووری پەرستار بخەوە کەوتێتی بڕۆ لە ژووری خەفەر ئیداری بخەوە ئێ باشە من ڕۆژێکم هەشتی بەیانی بۆ هەشتی شەو شوێنی حەوانەوەش نەبێت باشە تۆ هەوی سندیکات هەیە؟ ئەکید بەس بەڕاستی کاکشوان نازانم لە وڵاتەیە یعنی سندیکا بۆ چییە؟ یعنی تۆ کەسێکی منەتە بە هیچ شتێک نییە لە وڵاتەیە گەنجێتی خۆ لە پێشمەرگایەتیا بەسەر بردووە پیاوێکی خەبات گێڕ بووی یعنی تۆ لە سندیکای تۆ بێ فشار بکەی یعنی چۆنە بێ کچێکی کورد چۆنە بێ کوڕێکی کورد ئاوا ئەوە ژیانیان بێت وڵا با قسەکانیان بکەنەوە کاتێمە لای جا لەم شتەشە یعنی سندیکا لە هەموو دنیا بۆ ئەوەیە کە شتەکان تەنزیم بکە فشار بکە وجدان و هەستی ئەو چین و تێژە بێ جارێ پێش هەموو شتێوانە ئەوە دانەمەزراوەکان هەوی ئێوەیان هەیە فەرموو هەوی سندیکا بەس بۆ سەیتەرەیە بۆی لە بازگە پێی بڵن کاک دکتۆر بەخێرەوەی فەرموو یعنی یا هەوی مەیەرێ یا کە هەوێ و یاوەتێ سیستمەکە بگۆڕەکە بتوانێت دەوام بکە 1001 گلی ئاوا لە لای منەکەن منیش مەجبورم بە جەنابتانی بڵێم بە نەقیبی بڵێم بە جێگرەکەی بڵێم بەڵێ جا کاک ڕەنج ئەم شتە یعنی ئێمە ینی بە حکمی ئەوەی هەر شخصێتم من خۆم وایە ناتوان بێدەنگ بم لە بەرامبەر ناحەقیەکان ئەچم ئەی گەێنمە سەر و خۆم ئەچم پێی ئەڵێم مەسەڵەن سەرۆ گۆ لێگرن بەڕێم ئەکەن تەنها بەڕێکردنە لەبەرەوە ێزان ئێمە 10 ڕۆژ 15 ڕۆژ لەوێن ئەی ئەمبوڵانس و پێداویستی و دەرمان چۆنە ئەزانی ئەوە هەمومان نەزانین مەسەلەنی کەسێکی وەکو دکتۆر قەحتان کە دکتۆرێکی دڵسۆزی ئەم وڵاتە بوو بە قوربانی ئەوەی کە بەڕاستی بتڵی ئۆکسجینەکە ئەگەر ئەمە هەرچەنە من وان بیستووە کە لە جەوهرە ئەمە هەر ئەمبوڵانس نەبووە ئەگەر ئەمبوڵانس بێبێ بە تونند و تۆڵی ئامێرەکان وا بەسترێتەوە نەک بتڵی ئۆکسجین بپەڕێ دکتۆر بکوژێ ئەو معاناتانەش هەیە لە ئەمبوڵانس کاک ڕەنج من ئەتوان بڵم لە تەواری خۆی فەرقی چیە لەگەڵ شوێنێک وەکو ئێرە مثلا جیهازی مۆنیتەرینی نەخۆشەکانمان هەبێت چاودێریکردنی نەخۆشەکان و جیهازی مثلا ئەو حاڵەتانی کە زۆر کتوپڕن وەکو تەختیتی دڵ مەسەلەن لەگەڵ ئەو جیهازی لە ناو خەڵکا پێڵێن کارەبا ئەم پێڵێن دیسی ئێتەواری بەو سێ شتە جیا ئەکرێتەوە لە ناو بازار لە خەسخانەی وایە دەوامم کردووە ئەو سێ جیهازە هیچیان ئیشی نەکردووە یعنی بەس ئەمە لە محافەزە لە قەزا و ناحیە لە قەزا و ناحیەکان یعنی بەس دڵم ئاوای کردوتمە نەخۆشێک نەبێت پێویستی بەوە هەبێت من نەتوانم بۆی بکەم ئەی دەرمان وشت دەرمان ئەوان لۆدەکە لەسەر ئێمەیە بۆ کە من کە بە نەخۆشەڵم ئەم دەرمانە نییە بڕۆ لە دەرەوە بیکڕە ئەڵێ تۆ بۆ نامەیتێ وازانێ من نایەمێ وازانێ خەڵکیش سەرڕایەوە لێتان تووڕابێت لەبەر ئەوەی بۆچی ئێمە عنی ئەتوان بڵم زۆرترین قوربانین لەولایەنەوە بۆ لەبەرەوەی خەڵک ئەگەر بکرابێ ڕۆژێک دکتۆرێکی گەورە میلی تفەنگی شێنراوەتەوە لە چەند من خۆم یعنی نەخۆش هاتووە هجومی بۆ هێناوم بۆ نمونە هیوا هەیە حاڵەتێک هەیە ئێمە پێڵین خێرالیانی دڵ ینی بە چۆن بڵی بە نیشانێکی زۆر قورسەوە داغڵە بن پێویستیان بە دەرزیەک هەیە بۆیان بکەن ئەدینۆسینی پێڵین جاری وایە ئەوە نیانی سعات سەی شەو لە یەکێک لە ئەریافەکان بۆنە بە مرافقەکەی ئەڵێڵی بڕۆ ئەو دەرزیێم بۆ بێنە بۆی بکەم هەموو قەزاکاکە و هێتەوە دەسی نەکەوتەوە و نەخۆشەکەش بە بەرچاویتەوە یەک دنیا سمتمی هەیە جا من کاتێکە ئەمە ئەجوڵێنم من لە سایکۆلۆجەتی نەخۆش تێگەم یعنی لەو ئەوسە تۆ تازەترین کتێبوو لەسەر مەسلەی بەڕێوەبردننی عەقڵە لەو حاڵەتە هستریانەیە بەڕاستی عەقڵ کۆنتترۆل نییە وەنیە من مەبەستمەوە نییە تاوان ئەمە شتێکی ناقانونیە بەڵام مەبەستمەوەی ئێمە سیستمەکە بخینە ڕوو بۆ ئەوی کە ئەوانەی وڵاتە بەڕێوە بن ئازارێک بۆ ویژدانیان دروست بکەین
بۆی کە ئەم شتانە چاپ بکەن. ڕوا بکە جاری وا هەیە نەخۆشەکەیان ڕافێقەکە لەو حاڵەتەیە کە تووڕە ئەبێ قسەیەکە بە خەیاڵمان نایە ئەڵێم ئەو یەک دنیا کۆنیشانەی هەیە هەر بە دوای نەخۆشەکەەوەی ڕاکێ ئەو نابینیت. وانە یعنی مەفروزە بەلایانی کەمەوە ئەو شتانی ئەو دەرزیانی ئەو عیلاجانی کە زۆر زۆرون لە تەوارەکانە هەبن یعنی من زۆر جار پێیان ئەڵێم هەر ئەو پارەی کە بۆ وەسڵ لە نەخۆشەکانیان وەرەگرن قەیچێکا بیەنەوە بە عیلاج و بیخەنەوە سایتەلەکان بە ئێمە بەکاری بێن یعنی گونا حەلانێ بەیانی باوکم بێ بم بۆ خسوانێ. ئەی باشە حاڵەت هەیە مەسەلەن بەهۆی ئەوەی بۆ خۆتەزانی ئێوە تۆ پزیشکی نیشتەجێی خۆلاویت نێردراویتە دەرەوە دەوری پزیشکێکی بنەڕەتی سەرەکی فرە پسپۆڕ ڕەبینی وەکو پزیشکێکی گشتی ئەی بەپێی یاساکە تۆ ئەبێ دکتۆری پسپۆڕ و دکتۆری پایابڵند سەرپەرشتیت بکە تۆ کەست لەگەڵ نییە وتە چەند هزار کەس لە ئەستۆتا نزیکی خەرەوە 120,000 کەس لە ئەستۆتا ئەی حاڵت نییە بێتە پێشێ نەخۆشی عەجیب غەریب بێکە بڕیاردان لی قورسا لە ئەوروپا بێ لیژنەیەک بڕیارە ئەکید یعنی لەو حاڵەتانەیە ئەو پزیشکە نیشتەجێ خولاوانەی کە خەڵکی بڵێن پزیشکی پایە بڵند نەناسن ینی زۆر معاناتیان ڕەفاقەتەوە تەلەفۆنەکەیت بۆ پسپۆڕ و پایە بڵندەکان ڕەفاقەتەوە ینی مەسەرەن ئەمە برادێکم بووە پزیشکێکی پایە بڵندە ئەمە کەسێکی نزیکمە من ڕەفاقەتێکم هەبێ ئەم برادرم لەوانێ نەیبێ ئەی چی بکە ناچاری ئەڵا بینێرێتەوە ناوەندی شارەکان جارێک ڕەنگە ئەو حاڵەتە بەرگە نەگرێ و ڕێگا یا پێویستی بە ناردن نەبێ یا بەرگە نەگرێ هەنە حاڵەتێ لەوانێ پێویستم بە پرسیارکردنێکی بەسیط بکە پێم بڵێن ئەمە لێرە حەلەکرێت تەواو من لێ نازانم 120,000 کەس ئامێریکی ئەوی پێڵەن کارەبا لە بەردەستانە بەردەستانە بووە و ئیشی نەکردووە ئامێریکی پێوانی ترپەی دڵ ئیشی نەکردووە یا مەسەن ئەڵێ وەرم ئامێرە پرێنت ناکە لەسەر شاشەکە سیرکە ئەی منوە ئەم کەسە جڵدەی دڵی هەبوو پێویستی بەوە بوو ئیحالی کەمە ناوشار ئەی نابێت تەختیتی دڵەکەی ئەمبوڵانسی ڕێکوپێکە هەیە ئەمبوڵانسەکەم ئەو ئامێری لەیانی دڵی تیانە بووە هیچ جار هەبووە هی ناو تەواریەکەم لەگەڵ ئەمبوڵانسەکان نردووە کاک ڕەنج ئێمە زۆر ئەگەر نەخۆشێکی تر لەو کاتا بێ پێویستی بەوە بێ لەڕووی یاساییەوە لەوانەیە و کاتە محاسەبەی تۆ بکەن بالضبط ئەڵێن لەوانەیە ئەسڵەن کەسەکە بە مردووی هێنابێتیان بەڵام ئۆباڵی لە ئەستۆی منە بێ ئەڵێن لەوانەیە ئەگەر ئامێرەکە هەبووایە ئەم کەسە بیتوانێت بگەڕێتەوە دەستی خۆش بە بینەرانی بەڕێزخوازانێ ئەوەی کە بە تەمای نەبووم باسی بکەم و بیبیستم ئەمانە بووە دەوەرە تۆ جاریواتە بەرنامە لەسەر شتێ بکەی نازانی لە چۆ دەست پێ بکەی 1001 پینە و پەڕۆ 1001 مەشاکل کێشە هەیە باوەڕم پێ بکە بینەرانی بەڕێز 20 ساڵ پێش ئێستا هەبووە ئێستا زیاتری کردووە یعنی جاران من بیرم دێ کە سەدام ڕووخاب و باشترین دکتۆرەکانی عێراق هاتنە کوردستان ئێستا چەندین دکتۆری باشی ئەم وڵاتە و 1000 تەندروستکار و دکتۆری ئێمە سەری خۆیان هەڵگرتووە بۆ ئەڵمانیا و بۆ ئەمریکا هەندێکی تر لەم گەنجانە دوێنم چونکە لە ناو واقعەکان دواتر سندیکا و پەرلەمان و وەزارەت و بزانم ئێوە وەڵامتان چییە بۆ ئەم هەموو حاڵەتە ناجۆرە ئێستا بەڵە بەڕێزان جارێکتر سلااوتان لەبێ بە یارمەتی ئەم دکتۆرە بەڕێزانەکە هەمووتان هەر هاتوون لەگەڵ کۆژانەکانیمان و بۆی کە بەرگریان لێ بکەن بەڵام بە گوێ لە خۆیان بگریەوەی کە دەردەدارێک دەردەکەی خۆیزانە سەد حەکیم نایزانێوانە بەڵێ فەرموو برای خۆشەویستم بەخێر بێی دکتۆر سلامەدبی سپاس بۆ بەنامەکە و کاکڕنج سەرەتا پێشەشی هەر بۆ ئیضافان بۆ ئەو قسەی پێشتر کە ئێمە لە قەزایەک داوام دەکەین کە وەکو دوو دکتۆر 120,000 کەس لەسەر شانمانە ئەو 120,000 کە لەودێکی زۆر زۆرمان لەسەر و کەمی دکتۆر لە ژمارەمان و وەروەها مادومونێکی زۆرمان لەو کاتێک کە ئەو مانگەی لەوێن دەردەوام دەکەین وەکەمی هەمووی پێداویستەکانیش سەرڕای ئەوانش لە هەمووی ئەوە گرنگتر ئەوەیە ئەگەر دکتۆر نەمینێ ئەو سەلسەلەیە نەمینێ دانەمەزراندن نەمینێ وەکو ئەو قسەی پێشتر کە ئایا ئەمە لە تەواوی ئەگەر حاڵەتێکی نەخوازرا و کتوپڕ بۆمان ڕووبدا ئایا چی بکەین لەو کاتە شتێک هەیە کۆنسڵتەیشنی پێڵێن کە ئەمە پەیوەندی بە سەروی خۆمانەوە دەکەین دکتۆری سەروی خۆمان ئەخر بەجاری وایە هەندێک حاڵەتی کتوپڕ هەیە هەموو دقیقەیەک سەرو خۆ دەسەکەوێ نەخێر هەموو کات ناتوانانی بەس لەو حاڵەتانی کە بۆ ئەوڵێ بە عیلاقات من تەلەفۆنەکەم دکتۆر ئەوە دیسانی جەخت دەکاتەوە ئەڵێ بە عیلاقات
آخر يعني لەوانەیە لە هەنێک سیستمی شوێن وابێ تەندروستی بەسیترین سیستمی تەندروستی مەرگی لێ هەڵە لە سیستمی تەندروستیە مەرگی لێەکەوێتەوە. بالضبط بەڵێ یعنی لە وڵاتێک کە ژیان قیمەتی هەبێتە ئەبێ ئەو شتانە چا بکرێتەوە. بەڵێ لەوانەیە لە هەنێک شوێن وابێ بەڵام لە هەنێک شوێن کە ئەمە پەیوەندی بەسەری خۆمانەوە دەکەین دەبینی دکتۆرێک طبعاً خۆ لە هەمووی هەروانیە خۆ. ئیخسایەکەی دینتەوە لەو بەشەی لە بوارەیە دەست دەکەوێت ئێوە شوێنی ژیان و خە و ئیسراحەت و نان خواردنتان چۆنە؟ وڵی لە هەموو بەشەوازێکی گشتی لە هەموو شوێنە خراپە ڕاستی ینی شوێنی مانەوە هەبووە لە شوێن مامەوە لە قەزای مامەوە 15 ڕۆژ 10 ڕۆژ نانی خۆم نەشۆردووە هەر نانی جلی زیادەم بردووە لەوەی من بتوانم من هەنیزلەکان لەبەرکەمەوە پیسەکان هەڵگرم. یعنی دکتۆرێک 15 ڕۆژ خۆی نەشۆردووە شوێنی نەبووە؟ نەبووە نانی شوێنی خۆشۆڕینی نەشوێنی خواردن دروستکردنی ئەو شتانەی نەبووە. ینی پێویست بەس ئەوە کاریگەری نابێت لەسەر تەرکیزت یعنی ئێوە لە هەمومان شارەزاترن لە دەروون ناسیاوە نیە؟ لە ڕووی هەر حاڵەتی دەرونیەوە هەم لە ڕووی ئەمە کەس بەرگریتان لێ ناکا سندیکا و ئەم شتانە ئەیگێنن؟ وڵی دائیمان گەیاندومانە بەڵام لە وەکو وتمان نانی بە شوازێکی گشتی شتەکە نانی جێبەجێ نەکراوە یاخود ئێستا سندیکا هی حیزبی شوعی بێ ئەڵێن دەسەڵاتی نییە، هی کاکە حەمە بێ ئەڵێن دەسەڵاتی نییە قەینا، هی بزوتنەوەی گۆڕان بێ ئەڵێن دەسەڵاتی نییە قەینا، هی یەکگرتووی ئیسلامی بێ ئەڵێن دەسەڵاتی نییە قەینا، بەس سندیکا نەقیبەکەی پارتیە و جێگرەکەی یەکێتیە، یعنی وڵاتەکە بەدەزەوانەوەیە. قسەکەم نابەجێ؟ نەخێر قسەکە نابەجێ نییە. ئەی کە نابەجێ نییە ئیدیارە ئیشەکانی ئێوە حەقە بەجێتر بێت. بەناوی خۆی گەورە میهرەبان سڵاو لە ڕۆحی شەهیدانی کوردستان کە ئەو زروفەی بۆ دروستکردینە لە وڵاتێکەوە. والله عەفوم کە من تۆ لەسەر سەرمیت خۆت پێشمەرگایەتەکە تەخەمە سەر سەرم بەس شەهیدانم زروفیان بۆ ئێمە دروست نەکردووە. شەهیدان ویستیان ئەم زروفە دروست نەبێت. ئەبێ ئێوەمانان نێڵەن ئەم زروفە دروست ببێت. کاک ڕەنز من بۆت باسکەم هەمەلایەنەیە وەکو سندیکا درێغیمان نەکردیە هاوکاری دکتۆرەکانی گەنج و دکتۆرەکانی بەتەمەنیشمان کردی. دکتۆر بەس یەک پرسیاری برایانەوە لێ بکەم. بەڵێ تۆ 84 تەعین بوویت. بەڵێ کە تەعین بووی هەلومەرجی ژیانەدە و کاتە چۆن بووە وەکو دکتۆرە؟ وڵی جگە لە بابەتی سیاسی کە ئەمە دژی ڕژێمەکە بووی سیاسیەکە نا هەموو لە خەدەماتە 100% بوو لە ئەوڕۆپا شتیوانە بوو. خوا هۆڵی سەر باسکەشە نەبوو. وڵی دارئەتیبامان هەبوو خۆشترین شوێن بوو سێجەم خواردنمان هەبوو باشترین تەباخمان لەودانرابوو. ئەی باشە ئێستا جەنابێت جێگری سەرۆکی سندیکایەکی دکتۆرێک 15 ڕۆژ خۆی نەشوە. ڕاتبەشی زۆر باشمان هەبوو. 15 ڕۆژە دکتۆرێک خۆی ناشوە دکتۆرێکی گەنجی کورد ئەمە ناوەنەی چی؟ هەر پێچوانی مەبدەی تەندروستی خۆیەتی. سیستەمەکە پێویستە بەرەو باشی بردێتن و دەبێت خەڵکیش هاوکاربی لەگەڵ تەندروستی. ینی هۆشیاری تەندروستی خەڵک زۆر نزمە لە کوردستان ئەوە مشکلەی گەورەی لە بۆمان دروست کردیە. بەس ئێستا ئەمە بین لە بۆ هەر 1000 نەفەر تقریبا 1.5 یان 1.5 هەتا 2 دکتۆر هەیە لە کوردستان ستاندەرەکە خراپ نییە. بەڵام پێویستمان بە ستەمەکی باشتر هەیە پێویستمان بۆ بە خەڵکیشەکە خراپە. کاگرانس بەپێی ستانداردی جیهانی کاک دکتۆر 1.5 دکتۆر بۆ 1000 ئاستی جیهان 1.7 ئێمە لە خوارد ستاندەرد جیهانی لە خوارد ستاندەردین بەڵام هەیە هەشتی شەیە مەسەلەن لە کوبا وڵاتی تریش هەیە لەمە خراپتر. ئەمە مشکلەی ژمارەی دکتۆرمان نییە مشکلەی ئەوەی ستەمەکەمان پێویستی بەساکردن هەیە. یەکەم هوشیاری خەڵک. تۆ کاک ڕەنز من باز دەکەم خەڵک چی بکە؟ خەڵک چی بکە؟ یەکەمین شت دەبینی هەوکردنەی بەسیتی هەیە یەکسەر دەچیتن کان لەشی بۆ دادەنێ مغازێکی لێتدا دەرجەی ئەنتیبایۆتیک وەردەگریتن هەرچی بەڵانسی بەکتریا لەشی هەمووی تێک دەداتن. جا ئەمە کێ فێری کرد؟ ئەوە هەوشیاری خەڵک دەبێت بە عەلاگە دەرمانە بەسەر ئاساغە کاتەوە لە کەرتی تایبەت لە کەرتی گشتیش پێتەڵەن دەرمان بەکارمێنە. ئەمە کێ تەندروستی خەڵکی شێوان؟ کێ فەهم و وشیاری خەڵکی شێوان؟ بەفرۆز وایە قەناتێک تایبەت هەیە بە تەندروستی بەس تەندروستی هوشیاری تەندروستی خەڵک بەرز کاتەوە. دوای ئەوە سترێس کەم بکرێتەوە ستایلی خەڵک بەرەو باشی بردێتن باری ئەبووری ئابووری خەڵک بەرەو باشی بردێتن. هەموو شتێک ئێوە مەسئولن سندیکای پزیشکانن. بەڵێ ئەوە چەند 750 دکتۆر 6 مانگە چاوەڕێی دامەزراندنن هەموو سیلسیلەی دامەزراندنی تێکگاوە هەوێت هەر کە دەرەچێت هەوێکی سندیکای بۆکەن وەنا؟ بەڵێ ئەمە یەکسەر هەوێت دیایە عنی دکتۆرە
ئەگەر دکتۆرە بۆ داوام نەکا ئەگەر دکتۆر نییە بۆ هەوێ بۆ کرد کاکە ڕەنز سیرکە ئێمە کە لیستی ناوەکانمان بۆ دێ لە کۆلیژی پزیشکیەکان ئێستا 6 کۆلیژی پزیشکی هەیە لە کوردستان مەسەڵەن ساڵی پار 773 پزیشک تەخەڕوجیان کردیا تا ئێستا تاعین نەبوونە ئەمە یەکسەر هەویان بۆ دەکەین ئەو هەوێ معنای ئەوێ بوو بە ئەندامی سندیکا بۆی هەیە لە وڵاتە ئیش بکا وەکو دکتۆر لە هیچ وڵاتێک لە زۆربەی وڵاتان داوای ئەوەی لێکەن کە ئەو 2 ساڵی دوای تەخەڕوج ممارەسەی کردبێ عکسەوە لێرە دەستی بەستراوەتەوە لە زۆر وڵاتی ئەوروپیش بۆی هەیە ممارەسە مهینەکە بکە بەڵام بە پێی یاسای وڵاتەکە یاسای وڵاتیمە ئەوەیە کە تاوا دەکەی لە کۆلیژ پێویستە 2 ساڵ تو خلا و پلەبەندی بکەیت دوای ئەو 2 ساڵە ئینزادێەوە لە خۆشخانەکان بۆی بێ مقی مەقدەم بۆی بۆ دراسات تەقدیم بکەیت ئەو 2 ساڵە ئیجباریە پاشی ئەو 2 ساڵە ئینجا ئەگەردانە مەزرابی بۆ نییە طبعا ئەمە لەگەڵ ئەوەین ڕەنجەمە وەکو سندیکا پاڵپشتی تۆرەکان دەکەین ئێمە لەگەڵیان بووین هاو خەمیانین نووسراومان کردێ لە 2025ەوە بۆ ئەنجومەنی وەزیران داوامان کردووە تعین بکرێن هەموو ناوەکانیشمان ناردیان 773 ناومان ناردیە بەڵام ئێمە دەسەڵاتەکەمان ئەوەندەیە لەوە زیاتر ناتوانین یعنی تعینەکە لا ئێمە نییە دوای ئەوە تۆپەکە کەوتۆتە بەغدا تعین ناڵم لای جەنابتە بەڵام بۆ نمونە ڕەوایە مەسەلەن ئەو خوشکەمان ئەم دکتۆرە بینەرانی بەڕێز لە چ شوێنێکی دنیاە دکتۆر خاڵس تۆ لە وەزارەتی شایشت کردو ئێستش لە پیرۆستترین دامەزراوەی کە خەڵک دروستی کردووە بە دەنگانی خەڵک کە پەرلەمانە ئەم خوشکەم لە هیچ شوێنێکی دنیاە 140,000 کەس لە سەرشانی کچێکی ئاواهی بێت و ئەچیزەی پێویستیشی نەبێت و ئەمبوڵانسی پێویستیشی نەبێت و شوێنیش نەبێ نان بخوا و شوێنیش نەبێ خۆی بشوا و ڕۆژێ پێی بڵێن لە ژووری سستەرەکان بخەوە ڕۆژێ پێی بڵێن لە ژوورین قۆ ئەوانیش جێی نەکەنەوە شتی وا هەیە شتی وا هەیە لە دنیادا بوونی هەبێ ڕاستی تیابێ خوا وڵاتێ سیستەمی تەندروستی تیابێ بەس ئەوە بەس نییە حەقە منی سەخوا حافیزی بکەم لە بەرنامەکە بەس ئەوە بەسەوە پێویستە بە ئاگاهێنانەوەشی گەورە بێ ئەوەی کە بەڕێزە زۆرەسمان بڵێ ئەوی ژوە بڵێ زۆرە بەڵام ئەوانە ئەوی ژووە تۆ جوانیت ئەوە پێویستە زەنگێک بێ بۆ هەموو سیاسیەکان لە هەرێمی کوردستان بۆم ئەوانەی کە دەسەڵاتیان لەبەردەستە کەرتی تەندروستی بەداخەوە ئێستا دەتوانین بڵێن لە قەیرانێکدایە پێویستە بیر لەوە بکەینەوە کێشەکان لە کوێن دەرن لەکوێوە لە بنەڕەتەوە بۆ چارەسەرێکی لەکوێوە دەست پێەکەی مەسەڵەن پێش هەموو شتێ دکتۆر یعنی ئینسانە و ژیانی ئێمەش بەدەستەوە و بینەرانی بەڕێز وێنەیەک دروست کراوە سەیری کام کامێرا بکەم ماشەڵڵاوە زۆرن وێنەیەک دروست کراوە بینەرانی بەڕێز کە گوایە دکتۆر زۆر های لایڤەوە ئەوەی کۆلێژی پزیشکی تەواوەکە بۆ زانیاریتان لە 178 دکتۆری ئەم وڵاتە لە 177 بەو موچەیە ئەژی کە هەیەتی لە 113 کلینیکی هەیە لە 113کەش بۆ زانیاری خۆتان لە 102 بۆ 3 زۆر لۆدی لەسەر و زۆر قەرەباڵغا ئەوی تری تەنیا بە موچاژی و وەکو هەموو خەڵکی تر وانە بەڵام لە هەمووی کارە ساتتر جارێ پێش هەموو شتێ خۆتە زانی قەزا و ناحەکان زۆرینەی کوردستان پێکەیانن خۆی کەیتەوە چەند هێندەی سنتەری پارێزگاکانن وانە هەر خۆی ئەمە کفر نییە کە هەموو ئێتیمامەکە بۆ سنتەری پارێزگاکان بێت و زۆربەی خەڵکەکە ئێمال گرفتێکی گەورەیە و چەلەنجێکی زۆرە لە بۆ حکوومەت پێویستە چارەسەری بکە باس لەوە کرد ئەمە من چۆن چارەسەری ئەوانە بکرێ بەڕاستی من پێم وایە کێشەی سەرەکی لە نەبوونی یاسایە یعنی ئێمە هەموو سیاسی گەورەکانمان هەمویان شانازی بەوە دەکەن کەوا دەڵێن یاساس سەروەرە یاساس فەوقی هەموو شتێکە بەڵام پێویستە لە کەرتی تەندروستیش وابێ ئێستا لە کەرتی تەندروستی بۆشاییەکی کەلێنێکی گەورەی یاسایی هەیە لەبەرەوەی هەموو ئەو گرفتانە دروست بووە یعنی من ئەو ئەزمونەی کە هەم بوو لە ناو وەزارەتی تەندروستی ڕاستی دواتر ئەوەم بۆ دەرکەوت کێشەی ئێمە کە ساڵانێکی زۆر هەوڵدرا سیستەم چا بکرێ نەمان دەتوانین چای بکەین هۆ یەکێک لەوە کارە سەرچەکان نەبوونی یاسا بوو ئێمە کەلێنێکی بۆشایەکی یاسایی یەکجار گەورەمان هەیە ئێمە 5 خولی پەرلەمانی تاوەکو ئێستا کە ڕۆیەوە لەگەڵ خولێکی ڕاگوزەر تا ئێستا 15 یاسای تەندروستیمانێ لە کوردستان بەراورد ئەگەر بە عراقیش بخوێن کات چەندە عراق زۆر پێشکەوتوش نییە چل یاسای هەیە یاسای بەرکار هەیە جگە لە هەموارەکان ئێمە لە هەموو لارێمی کوردستان چەند هەزار کێشە دنیایە کێشەمان هەیە کە
زۆربەی کێشەکان هەوڵ دەدرێت لە ڕێی ڕێنماییەوە چارەسەر بکری ئەوە گرفتەکەی دروست کردو لەبەرەوەی کاتێ وەزیرێک دێ بابەتەکە دەگۆڕێ کاتێ بەڕێوەرێکی گشتی دێ بابەتەکە دەگۆڕێ چونکە چوارچێوەکی یاساییمان نییە ڕای بگرێت ئێستا بۆمان ڕوون بکەرەوە کە ئەم گەنجانە دانامەزرێن چ کارەساتێک دروستە بێ بۆ ئەوانەی کە دەوامەکەن گرفتێکی گەورەیە بۆ کەرتی تەندروستی بە تەواوی لەبەرەوەی لە سیستەمی تەندروستیدا تۆ بۆ ئەوی خزمەتی تەندروستی پێشکەش بکەی پێویستت بە سەرچاوی مرۆیی ئەوانە بەشێکن لە سەرچاوی مرۆییەکان سەرچاوە مرۆییەکان ئێمە لە کەرتی تەندروستیدا لە نەخۆشخانەکاندا بە پزیشکی خولاو دەست پێ دەکات دواتر پزیشکی پلەبەندمان هەیە دواتر پسپۆڕ و ئەو بابەتەکانی ترمانەیە هەمویان بەیەکەوە بەسراونەتەوە کاتێک کە دامەزراندن تاخیر دەبێت ئێمە کێشەیەک لەو سیلسلەیە بۆمان دروست دەبێت یعنی ئەوە تەسیر دەکاتە سەر ئەو خزمەتگوزاریە کە پزیشکەکە مقیمەکە لە نەخۆشخانەکە پێشکەشی دەکات کە لە قەزا و ناحیەکە ئەم دەستبەستنەوەیە چییە مەسەڵەن بۆ نمونە لەبەرەوەی 2 ساڵەکە و نەکردووە بەڵێ ئەوە گرفتێکی بڵێ کەچی دکتۆری ژنیت بەداخەوە ئەوە گرفتێکی ترە هەم بۆ پزیشکەکان خۆیان کاتێک کە تەواو دەکەن ناتوانن هیچ بکەن لەبەرەوەی بەپێی یاسا ئێمە لە عراقدا یاسایەکمانێت تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان لەسەری دەڕۆین بە باشینە بە خراپی لەسەر یاساکە دەڕۆین لەبەرەوەی خۆشمان یاسای پلەبەندیمان نییە ئەوەی پێدەگوترێت یاسای پلەبەندی پزیشکی و تەندروستی ژمارە 6 ساڵی 2000 ئێستا لەو یاسایە پێویستە دامەزراندن ئیجباریە دەبێت هەموو پزیشکێک و کارمەندێکی تەندروستی کە لە تەندروستی تەخەڵوس دەکات بەپێی ئەو یاسایە بەپێی ئەو یاسایە ناچاریە ئێستا ڕاستە لە عراقیش کێشەیەک دروست بووە هینان و بردنەکە دەیانەوێت پێداچوونەوەی بکەن هەموارێک لە گۆڕەیەکەوە ئەو ئیجباریە لابەن بکەن بە پێویست بەڵام تا ئەمڕۆ ئەوە کاری پێدەکرێت لەبەرەوە بەپێی ئەو یاسایەک پێویستە دابمەزرێت دووەم بەپێی هەبوونی بۆشایی لە کەرتی تەندروستی پێویستە دابمەزرێنێت چونکە ئێستا ئێمە وەکو باسی ئەومان کرد ژمارەی پزیشکانمان بەراورد بە ستەندەرد جیهانی خراپەکەش ئێمە لە خوارەینە هێشتا چونکە ئەگەر بمانەوێت باش بین نەک زۆر باش بەراورد بە وڵاتانش کە خراپە هێشتا لە خوارەوە هێشتا بەشێکیان لە خوارەوەین بەشێکیان هەمویان ناچکە با ئەوە بین چونکە ئێستا لە هەرێمی کوردستان لە هەر 1000 دانیشتوانێک کە پێویستە ئەگەر بێت و سیستەمەکە باش بێ دەبێت لانی کەم 2 بێ یعنی بۆ هەر 500 کەس تۆ پزیشکێکت هەبێ ئەگەر باش بێ دەبێت 4 هەمووی دابمەزرێنی هێشتا هەر ماوەمان بۆی بەپێی ستانداردی جیهانی هێشتا ئەبێ دکتۆری هێشتا دەبێت ئێمە لانی کەم تا 3 ساڵێکی پێویستمان بەوەیە کە بە بەردەوامی و پزیشکانەی تەخەڕوز دەکەن دابمەزرێنن دوای ئەو 3 ساڵە لەوانەیە بێکی تریش تەخەڕوجەکە ئەم جارەوە بزانم ئەگەرونیوێکی ئەم 700 کەسن بەداخەوە ئەگەر بێت و ئەو کێشەیە زوو چارەسەر نەکرێ بکە کە من پێم وایە پێویستە زوو چارەسەر بکرێت بۆ ئەوەی کێشەکە یەکجاری گەورەتر نەبێت جا من پێم وایە پێویستە فەرمانی دامەزراندن دەربچێ بۆیان دوای ئەوە چارەسەری کێشەکەیان بۆ بکرێت چونکە ئەوەی من بزانم زیاتر کێشەکەی ئەوان ئێستا بەستراوەتەوە بەوەی لایەنە داراییەکە چێ سەرچاوی داراییەکان بۆ دابین دەکات چونکە ئێمە کاکە ڕەز لە بۆ مەسەلەی دامەزراندن بە شتێکی پێم خۆشەوەکو ڕوون بێ ئێمە لە دامەزراندن شتێکمانی پێ دەگوترێت شوان یەک قەوسی بەرە کاکە ڕەنج ئێستاکە باری کوردستان زۆر گۆڕایە مثلا نەخۆشخانەکانی ئەهلی زۆر زیاد بووە مثلا تەنها لە هەولێر 30 نەخۆشخانەی ئەهلی هەیە پێویست هەماهەنگێکی زۆر گەنجاڵێ بە سیاست وای لێکرێ خەڵک ڕوو بکاتە کە ئەهلی و کەرتی تایبەت یعنی کەرتی گشتی شکست پێ بهێنرێ بۆیە فەرامۆشیەکەن تۆڵی چی من دەڵێم کەرتی گشتی زۆر باش ئیش دەکاتن بەڵام بەرنامەمان تەواو نییە پێویستە هەماهەنگێکی زۆر باش دەبینی کەرتی تایبەتی و کەرتی گشتی هەبیتن ئەگەر هەماهەنگی هەبوو هیچ مشکلێکمان لە بۆ تعینەکە نامێنێتن ئەو کاتی منەتیان بە تعینیش نامینێ باوەڕ بیتن بەڵام ئەو بەرنامەی پێویستە لە بینی وەزارەتی پلاندانان وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی تەندروستی نانە سەیریکە هاوڵاتی لە کەرتی تایبەت چەند هێندەی کەرتی گشتی لۆدی لەسەرە یعنی حسابی ئەوەش بەس تعینبوونی دکتۆرەکە نییە کاگەڕان ئێستان بۆت باسکەم وڵاتانی ئەوروپی حتا گشتی و تایبەتیەکە هەردووچی لەژێر کۆنتترۆلی دەوڵەتە هەمووی بەعقدە زۆر جوان ئیشەکە دەڕواتن باشترین مافی پزیشکی پارێزراوە باشترین مافی پزیشک پارێزراوە بەڵام بەدەستور کەرتی تایبەتی کوردستان کەرتی تایبەتی ئەڵمانیا کەرتی تایبەتی کوردستان کەرتەکە هەتا ئێستاکە نەکەوتنا و بازنەکە بە تەواوی لەبەر ئەوەی بە شێوەیەکی بڵێن بە شێوەیەکی چۆن نانی گەشەی کردیە لەژێر کۆنتترۆل نەبووە سەراحەت بەڕەمە چی بەڵێ ئێستا ناو بازنەکە هەمومانی ناو بازنەکەەوە دەیبخێتە ناو بازنەکە ئەوە یەک دووەمینیش مەسەلەی حکومەتی هەرێم ئێستاکە ئەوانش لەو کۆبنەوەی ئەخیر لەژەچیان دانا دوای جەژن بستنە بەغدا لەگە بەغدا قسە بکەن لە بۆ ئەوی تعینیان بکەن لەبەر ئەوەی ئێستا کەوتۆتە بازنە کەوتۆتە بەغدا لە هەولێر نەمایە شتەکە هەمووی گۆڕایە هەر دامەزراندن نا دامەزراندنیش بڵێ ئاخر قەی ناکە خۆ سەیریکە ئێستا کە
کە دکتۆر خۆی هەلومەرجی ژیانی تەندروست نەبوو کاریگەری لەسەر ژیانی نەخۆشەکە نابێت ئەمەی کە لێرە بیستە تۆک و پزیشکێک چیتری زافاکەی کاگڕانج من پێویستەکە ینی تەرکیز کەمە سەر سندیکای پزیشکان باشە ینی بۆ دکتۆر شوان ئێمە کە دەستمان بە کارەکان کردوانی پێویستمان ئێمە ئەندامی سندیکان 770 دکتۆر تێ ئەندامی سندیکایە پێویستمان بە پاڵپشتی سندیکایە لە سەردانی سندیکامان کردووە بۆی مەسلەکە هەر دامەزراندن نییە ئێمەش دەزانین ینی بڕیاری دامەزراندن بەدەست سندیکان نییە بڕیارێکی گەورەیە منیش داوای ئەوم نەکردووە بەس ئەڵێم پاڵپشتیمان بکەن بەڵام داوای پاڵپشتیمان لێ کردووە داوای ڕاوێژکردنمان کردووە داوای ڕێنوێنیمان کردووە لە سندیکا هیچ شتێکی لەو هیچ شتێکی وای نەکردووە ینی ئێستا بنمونە سندیکا هەردانی بۆ دانەناوە کە دامەزرانی ئێمە پێویستە سندیکای پزیشکان ئێستا بنمونە لە عێراق پزیشکان ساڵێک دەبنە پزیشکی نیشتەجێ ئێمە 2 ساڵ دەبینە نیشتەجێ لەبەرچی لەبەرەوەی ئەوان درەنگتردا دەمەزرێن ئێمە زووتردا دەمەزرین بەڵام ئەوە ئێستا ساڵێک بەسەر تەخەڕوجکردنی ئێمەوە تێپەڕی کەواتە ئێستا من حەقی خۆمە بچم داوا لە سندیکا بکەم پێیان بڵێم کە هەوڵ دەن بڕۆن لە پەرلەمان شەڕمان بۆ بکەن بۆەوەی ئێمە 2 ساڵ داوام نەکەین تەواو ساڵێکمان لێ ڕۆیشت بەلانی کەم ئەوەندەمان بۆ بکەن حەقیەوەی کە تعین بوومان دواکەوتووە ئێستا ئەوە بچنە ئەوروپاش ناتوانیشکەنە تاوەکو ئێستا ئەوەش دووبارە لای سندیکایە لەبەرەوەی هەتا 2 ساڵ داوا من نەکردبێت لە زۆربەی وڵاتانی ئەوروپا وەرد ناگرێت دەبێت 2 ساڵ داوامی فەرمیت بکرێت هیچ وڵاتەکە ناتوانانی یعنی ئێستا هیچ کام لە نەخۆشخانەکانی کوردستان و عێراق وەرتان ناگرن نەخۆشخانەکانی کوردستان و عێراق وەری دەگرێت کەرتی تایبەتی لەبەرەوەی ئەمەندامی سندیکای نا بەبێ ئەو هینە بەبێ ئەو 2 ساڵە بەبێ 2 ساڵەکە وەری ناگرێت وەرە ناگرن یعنی ئێستا یعنی بخوێن بێتەنەوە خوێن بێ وەکو یەک وایە من چەند بۆم هەیە ببم بە دکتۆر تۆژەوە نەبوو هەیە بەنای خۆی گەورە کاگڕنج زۆر ساز بۆ پێدایم دەرفەتە بە دکتۆرانی گەنج کە جەنابەت وەکو یەکەم بەرنامەوەکو یەکەم کەناڵ ئەم دەرفەتە و خوڵقانووە ساڵانێکی زۆر لە دڵی ئێمە هەیە لە دڵی پێش ئێمە شابووە بەڵامی تر ئەوان خەریکە بیریان نەچێتەوە بابەتی کێشەی پزیشکان لەو پرسیاری جەنابەتەوە دەست پێ بکەم کە ئایا هەرچەندە من پزیشکیشی دامەزراوم بەڵام ساڵ یەکەمی پزیشکیمە واتە نۆ پزیشکم کورداواری لە نۆماڵین ئێمە نۆ پزیشکین تازەین لە بابەتەکە زۆر وردین گەشەمان ماوە ئەبێ دارێک کە گەشێکی ئاسنێکی لە پەناوە دانی بۆی جوان گەشە بکە ئێمە خەریکە بەپی ئەم وەزعی کە باس کراو لێرە دووباری ناکەمەوە خەریکە ئاوە بەرەولای خواری کۆژانیان ناژیت من بەڵێ بەتێگەم من خۆمنوێنەریانم بەردەوام ئەم کۆژانانەی جەنابت و ئەوان و هەموو شوێنەکانیکم گەیانوە بەڵام هەتا ئێستا نەتیجەی نەبوو لەسەر پرسیاری جەنابت کێشەی دانەمەزراندنی پزیشکانی تازە ڕاست ئێمە دامەزراوین بەڵام کێشەی دانەمەزراندنی پزیشکانی تازە چەند لایەنێک ئەگرێتەوە ینی لایەنی سلبی هەیە کاریگەری لە ئێوە شەکاوە کاک ڕەجاب من ئەم بابەتە ئەگەر مەجالم بیتێ ڕوونی بکەمەوە بە جوانی یەکەم ئەبێ ئەمە کاریگەریەکانی نەرێنی ئەم بابەتە دا بکەین بۆ مەجموعەیەشت یەکەم لەسەر خۆیان ئایا لەسەر خۆیان کاریگەریان چییە کاک ڕەنج نابێت دامەزراندن جیا بکرێتەوە لە خوێندن و دامەزراندنی کولی توپ هەمان شتە ئەمە لە دنیای بەم شێوازەیە واتە ئەم دامەزراندنە تەنها ئەتوانی بڵی ناونیشانێکی وەزیفی گۆڕاوە کەسێک لە خوێنکارەوە ئەگۆڕێ بۆ پزیشک ئەجینا بەپی یاسا ئێمە 24 مانگ ناتوانین 1 مانگ کەمتر پزیشکی نشتی خولاو بین بەپی یاسا جەنابی کاکتۆرە زانن کە 12 مانگ ئەبێ پزیشکی پلەبەند بین کە پێڵێن تەدەڕوش طبی بەپی یاسا دوای ئەوە ئەبێ بینە پزیشکی ڕاهێنراوە ئەم بابەتە واتە ئەگەر ئێمە لیشی بینەوە 6 ساڵی کولی حساب بکەین 3 ساڵی تر حساب بکەین ئەمە نۆ 5 حساب بکەین ئەمە نزیکە بێتەوە لە 10 ساڵ ئەم 10 ساڵ و ئەم 16 ساڵە بێک و گرێدراون واتە کاریگەری نەرێنی دانەمەزراندنی پزیشکان سەرجەم پزیشکانی ئێرکە لێرە ئامادەێکی دەگمەنە کەیسێکی دەگمەنە بەڵێ بێگومان لەبەر ئەوی ئاخکاک ڕەنج ئەم کەیسە دەگمەنە ئەگەر بەر لەمانە نەگریت ئەمە وردە بەرەو زیاتر ئەڕوا چکە جەمە ئەمان کە لە دەری وڵات تاویان کردووە لەوانەیە تا ئێستا بەدەمیانەوە نەهات بێتن بۆچ بەکانی ناو وڵاتی کوردستان کە تەخەڕوجی کردووە هەتا ئێستا تەعین بوون بەبێ کێشە بۆ من خۆم لە دوای 3 مانگ ئێمەش تەعین بووین لەگەڵ ڕێزما بۆ بەڕێزە ئێمەش بەدەم کێشەمان و هاتوون و تەعین بووین سەیریکە ئەوە لیستێکی خەمە بەردەستی بەڕێستان بەرنامەکە ئەو لیستە 20 دکتۆر تەعین بۆ مانگی 2024 لە هەمان کاتا وەزیری تەندروستی دکتۆر وەزارەتی تەندروستی لەسەر کتابی ئێمە نووسویەتی لەگەڵ لیستی عامە بەرزدانەکەمەوە
دکتۆر باشە، يعني ساوانی تعینات هەیە؟ تعینات هەیە تعینات هەیە بۆ وەجبەیەکی دیاریکراوە مەبەستە چێوە لەگەڵ لیستی محسوبیت هەیە؟ محسوبیت بەڵێ 100% من هەر بەڕاستی واستایە؟ کاکڕنج هەر لە ناو لیستی ئێمە باشە هەر لە ناو ئیستی ئێمە من ناوی 6 دانە دکتۆرە توانم پێ بڵم کە دامەزراون هەر لە ناو لیستی ئێمە لەسەر وەزارەتی کاگڕنج نەخێر تەخەڕوجەکانی دەرچوانی کۆلێژی پزیشکی زانکۆکانی هەرێمی کوردستان دکتۆر ئێمە ئەم لیستە ئێمە ئەم لیستەمان کە دامەزراون یان ئێمە کێشەی دامەزران قسە بکە دەرچوانی کۆلێژە پزیشکەکانی هەموو کوردستان هەتاکو ئێساواتە من کە ئاخر وەجبم ئاخر ساڵم کۆتا ساڵم کە دامەزراوم تعینات لە کاتی خۆیان بووە کێشەکە ئەوەیە ئەم وەجبەی لە دوای ئێمەون دواکەوتون کاکڕنج ئەم دواکەوتنە من لەسەر ئەوە بووم کاریگەریەکانی تاوانیم بکەی بە سێ ڕەهەندی سەرەکیەوە یەکەمیان لەسەر پزیشکان خۆیان ئەمان دوا ئەکەون دواکەوتنی ئەم بابەتە هەر یعنی شتێکی زۆر تەبیعیە تۆ کەسێک بهێڵیتەوە لە مەکتەب کەسە نەماوەتەوە بە زۆر تۆ دای ئەنیشێنی تەمەنی دو ئاخی کۆلێژی پزیشکی پێویستی بە گەنجێتی و بە تااقەت و بەتوانە و بە سعیکردن هەیە بۆ گەشەگرتنێکی گونجاو من پێم وتی خەری گەشەکردمان ئاوای لە هەیە ئاوارک وەکودارێک دەرچوو بە زۆر ڕاست بەڵێ کاریگەریکەی هەیە لەسەر ئێمە پزیشک من هەتا ماوە منم شوێنی خۆمە ئەوەستم ناتوانم بچمە خۆناغی سەر و خۆم نابم بە تەدەڕوسوبی نابم بە پلەبەند نابم بە پزیشکی نیشتەجی دێرین نابم بە پایە بڵند نابم بە پسپۆر کاگڕنج مەوزوعی پزیشکی لای ئێمە پایە بڵند زۆر سپاس جەنابش دوای لای ئێمە مەوزوعی پزیشکی ینی بابەتێکە دروستکردنی پسپۆرە ئێمە چۆن بتوانین پزیشکی پسپۆر دروستکەین لە کۆتاییە کە خزمەتی ئەم گەلو نیشتیمانەکە کاریگەریشی هەیە لەسەر خەڵک کاگڕنج خۆ ئەمان مهمە کاریگەری لەسەر خەڵک چیە دانەمەزاندنی ئەمان من تێناگەم بۆچی وەزارەتی تەندروستی ئەڵەیە کە عەدەدی پزیشک زۆرە شتیوانیە کاگڕنج بەپێی ئاخیرەم داتە لە ساڵی 2021 22 24 کاکتۆر وتی بۆ 10,000 کەس ئێمە 10 کەسمان پێویستە لایەنی کەم کاگڕنج خۆی ئەم قسەیە زۆر مهمە WHO ڕێکخراوی نێودەوڵەتی جیهانی بۆ ڕێکخستنی کاربای تەندروستی ئەڵێ لایەنی کەم لە 10,000 کەسمان پێویستە ئەویش بە ئامێری پێویست بێگومان لایەنی کەم بە دەرمانی پێویست با من ئێستا بەتوانای مادی پێویست بەڵێ با من عەدەدەکانت پێ بڵم لە وڵاتێکی وەکو بەریتانیا کە ئێمە منهەجی خوێندنمان و منهەجی پلەبەندی پزیشکیمان هەمووی لە بەریتانیا وەرگیراوە 32 کەسە لە 10,000 کاک دکتۆر ببوورە 2 کەس نییە لە 1000 واتە 3.2 کەسەکە لە 1000 32 کەس لە 10,000 ئاسانتر یونایتد ستیت ئەمریکا 33 ئەڵمانیا 39 هەموو بەڵگەکانە بۆ ئەوە بڵی دکتۆر زۆر کەمە کوردستان چەندێکە کوردستان نەگەیشتۆتە یەک کەس 8 کەس بۆ 10,000 هەشت کەسەکەش خۆی من نزیک نوێتەوە 7.6 من دوێن ئەم شتم بە دیاریکراوی 7.6 دکتۆر بۆ 10,000 کەس ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەڵێ باشترین های کوالیتی یعنی من دوێنێ سێرچم کردو توانم هەمووی دوابەرەکەم بە دەست جەنابەت لە سایتی فەرمی خۆیان ئەڵێ های کوالیتی هەندێک لە وڵاتەکان پێی نەگەیشتون سەر و 35 کەسە بۆ 10,000 دکتۆر 35 دکتۆر تەمان ئەم دکتۆران بە تێکەڵایی واتە دکتۆری ئەخسایی پسپۆری پایە بڵند نیشتەجی خوراو هەموو پزیشکەکان ئێمە ئەگەر کوالیتێکی بەرزی پزیشکیمان بووێ بێزگە لەلایەنە کارگەڕێکی باشی توانە ئەەکەم مرۆیی لەلایەنی مرۆیەوە پێویستمان بۆ هەر 10,000 کەسێک 35 کەس بۆ 45 کەسە لێرە چەنە لێرە لە کوردستان 8 کەسە بەپی ئاخیر هین چکە من بۆ 10,000 کەس بۆ 10,000 کەس 8 دکتۆرمان هەیە بە تێکڕا WHO بێ بەلایانی کەمەوە 10 کەس بێ بەلایانی کەم و کاگڕنج فەرقی هەیە ئێستا لە 2012 بۆ 13 کاک دکتۆر ئێمە دکتۆرەکانمان بە هەمووی ناگەینە 5,000 ئەگەر ئێمە سندیکا لێرێ دەڵێ چەند ژمارە سندیکا 13,000 باشە پاشەم ناوبڕابی نەرانی بەڕێزا گەڕێمەوە بە سندیکا قسە بکە بەڵام بەڕاستی کاک دکتۆر ئازاد مستەفا ئەندامی ئەنجومەنی وەزارەتی تەندروستی لەگەڵمانە من ئەو شتانی کە لێرە بیستم بەڕاستی تەوەرەی بەرنامەکەم نەبوو زۆر شۆکی کردم دڵنیام لەوەی کە بینەرانی بەڕێزیش زیاتر هەرچەندە بەڕاستی ڕەنگە شۆکیش نەبین چونکە ئەی بینین ئەی بیستین ئەوە تا دکتۆرە بێ بە قوربانی جگەلەوەی ئەوەتانێ نەخۆش عەسابی کەس و کاری نەخۆش خۆیان بۆ کۆنتترۆل ناکرێ و عەسابیان تێکەچێ بزانین ئەنجومەنی وەزارەت دوای وەڵاممان باتەوە کاک دکتۆر ئازاد وەڵامی بۆ ئەم هەموو گرفتە جۆرا و جۆرە چییە لە قەزا و ناحەکانە ئەمەندە شتێکی قورسە ئەو کچ و کوڕە گەنجانەی کاچن خزمەتی خەڵککەن خانوویەکیان بەکرێ بۆ بگیرێت
لە کاتێکا خۆتان نەیزانن جوانترین کۆشک و تەلارەکانی ئەم وڵاتە هینی حیزبەکانە هەر مەقەڕی حیزبەکانە لە هەموو شوێنە خەستەخانەکان جوانترن جگە لە چەند خەستەخانێکی تایبەت نەبێت ئێستا وەڵە بەڕزان جارێک سلااوتان لەبێ فەرم بەردەوام بین لەگەڵتان بۆ ئەو هەموو کێشە جۆرا و جۆرانە سەرەتا لە دامەزراندنەوە بەڵام باسی کۆژانی پزیشکەکانی شەکەم لەگەڵ بەڕێز دکتۆر ئازاد مستەفا من وەکو ئەندامی ئەنجومەنی وەزارەتی تەندروستی جەنابیان ئەدوێنم. کاک دکتۆر بەپێی ئەو داتانەی کە هەریەک لە بەڕێزان خستیانە ڕوو بەپێی ستانداردە جیهانیەکان ئێمە ژمارەی دکتۆرمان لە خوارە. چۆن لە ئەنجومەنی پارێزگا باز لە دامەزراندنی ئەم ئەنجومەنی وەزارەت باسی ئەم وەجبەیە کرێکە دابمەزرێ وا وەجبەیەکی تری نوێیشی دێتە سەر. زۆر سپاس کاگەڕەنج سپاسی بەرنامەکە دەکەم میوانی جوانت هەیە میوانی باشت هەیە تۆ لە جیاتی سندیکا دیفاع لەو گەنجانەکەی من دەستخۆشی لێ یەکەم سەبارەت بە دامەزراندنی پزیشکان ئەو شەمەندە فەرەزانستی یاخود ئەو ڕێرەوە زانستی کە ئەبێ پزیشکێکی گەنج کە ئێستا لە لای ئێوەیە تەواوی بکە پێویستە دابمەزرێت ئەزانی ئەوە بیرتان لە کێشەیەکی تر نەکردوێتەوە ئەم هەڵاوسانەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ هەمە لەوەی کە ناتوان دامەزرێنم بۆ ئەو بێ پلانیە لە کردنەوەی کۆلێژە پزیشکەکان لە هەموو شوێنێک بەبێ ئەوەی کوالیتی کۆنتترۆل یاخود کوالیتیکی وا بە کادری پزیشکی بدرێ لە هەموو شوێنێک محتاجی بن. من نامەوێت دیفاع لە سیاسەتی وەزارەتی تەندروستی بکەم و وەکو ئەوانیش ناتوانم قسە بکەم چونکە لێرە ئێمە خاوەن بڕیار نین لە وەزارەتی تەندروستی ئەگەر جەنابەت منت وەکو ئەوەی کە سیاسەتی وەزارەتی تەندروستی بۆ باس بکەم من دنیای خۆم ڕەخ نەمەوێت لە وەزارەتی تەندروستی لەبەرەوە هەموو ئەو کۆژانانی کە ئەوان باسییان کرد منیش لەگەڵیانم بەڕاستی منیش ئەوەندە پیر نیم بڵێم ئەو معاناتانی ئەوانم بیرچۆتەوە بزەبت ئەو دادەی کە باسی کرد من خۆم بینیومە ئێستا خۆشم مدیر عام هەمان دووبارە بکەمەوە بەڕاستی من خۆم بۆ خۆم لە هەڵەبجە ئەگەر جاریشە بۆ لە خێرخواز لە حیزب نەونەوە لەلا هێنام بۆی تۆزێک دارەکەیان ئەهوەن بێ ئەزانم هێشتا شایستنی وەڵام تۆزێک ئەهوەن بێ بۆی بتوانن کچێکی وا گەنج ساڵە هایەکە باوکی ئەزانی کۆلێژی پزیشکی چۆن پێتاو کردووە تا ئێستا بێت لەو ڕەزالەتەیە بەجێ بهێڵی و بتەوێت خزمەتیش بکە بەڕاستی حەزەکەم شتێکیش بۆ دادەیە بڵێم 5 ساڵی داهاتوو بێنێتە پێشچاوی خۆی کە بوو بە موقیمە قدەم کە بوو بە ئیخسایی ئایا ئاوا یارمەتی موقیمەکانی ترەیات پێگومان نا من ئەبێ لۆمەیەکی خۆشمان بکەم ئێستا من ئەمرێکی زۆر ئەوە فارمانێکی کارگەرم دەرکردووە کە زۆر سوورم لەسەری موقیمە قدەمە بێت لە تەنیش موقیمە دابنیشێ وەک جەناب دەگوتت کە ئەیان دەنەدەست قەدەر ئەیان دەنەدەست ئەوەی کە خۆیان چیان لە هەکبایە هەرەوە بەڕاستی هەندێک مقیمیش ئەوەندە لەوانەیە بەهۆی نەخۆشی و بەهۆی ئیهمالی و نوعێک لە نەوەکان نەیتوانی بێ ئەو هەک بەزانستیەی ئەوەندە بەقوت بێ بتوانێت خەڵک ڕزگارکە هەندێک جار پێویستەکە نەک پێویستەکە ئەبێت یەکێک بەسەریەوە بێ ئەویش مقیمە قدەمە کە هاوڵی پێشخۆیەتی کە لەوانەیە یەکێک لەو کەسانی کە مەسەن ئێستا لۆمەی من بکات بۆ دکتۆر ئازادەڵەیە بێت لەگەڵ مقیمەکانە بن خۆیان سبینێ ئەوە نەکەن بۆیە ئێمە سەر پسپۆڕەکان ئەزانی وەزارەتی تەندروستی هیچی ناوێت تەنها ئەوەی کە یەکێکی ئەوەی بڕیاردەریەوێت بڕیارێکی قورس بدات ئێستا لە هەموو شارەکان سەختەکەوێتە سەر ئەوەی کە ئەچنە شارە گەورەکان ئیشەکەن بۆ لوکسە ژیانتیایە ئینکەمێکی باشیان هەیە یادەکانیان قەرەباڵغا من چەندین جار داوام لە سندیکای پزیشکان کردووە وەرن کاکە ئەمەی کە دکتۆرێکی ئیخسایی لە 3 شار لە 3 شوێن عیادەی هەیە ڕێگری لێ بکەن کەس خۆی نەکردو بەخاون سندیکا هیچ دەست نەک ئەوەی بە نووسراوێ بکات بۆ ئەنجومەنی وەزیران ئەتوانێت ڕێکخەری چالاکیەکانی ئەم گەنجانە بێت ئەم پزیشکانە گەوهرن ئێستا جەناب زۆر جوانوتت لە ئەڵمانیا هەرێمێک هەیە زۆرترین پزیشکی تەیە ئەزانی حکوومەتی ئەڵمانیا زۆر وردە پزیشکێکی ئاواتا دروستیەکەی نزیکی 3 میلیۆن دلاری لەو هەرێمە هەر باسی کورد بکرێ وازانن دکتۆرە ئەوەندە دکتۆری کوردی زۆر لێیە ئەم هەموو تاکسوینەی پێیات وەک ڕۆبۆت ئیشی پێیەکات
بەڵێ آخر کاکەڕەنج لێرە ئەو مقیمە وا ئیش ناکە وەک لەوێ ئیشەکە بەداخۆم من دێمەوە دیسان لۆمی خۆمانەکەم لەوەی کە لەوێ دکتۆرێکی پسپۆڕە دوو بردی هەیە لەسەر تەلەفۆندایانێن ئەتیادیە بەلایەوە ئەڵێ ئیشە بەس لێرە پزیشکێکی ئەخساییە بەداخەوم ئەوێ نووسنگەی هەبێت تا نەخۆشەکاتە لای ئەم مقیمانە خاتە بەر لێشاوی مرافق و پزیشک کە هەندێکیان مرافق و نەخۆش کە هەندێکیان لیان ئەدرێ ینی مقیم لی دراوە لەلایەن مرافقەوە ئێمە دنیایەک یاسا و محکەمە و شتمان کردو تا دیفاعمان لێ کردووە هیچ سندیکا نەهاتووە بەلایە نامێ لۆمی سندیکا بکەم بەڵام بەڵێم هیچ شتێک بەر لەسەر خۆی نەماوە هیچ نەوەزارەتی تەندروستیت ئەزانێ نەوەزارەتی خوێندی باڵا دەزانێت بۆ ئەم هەموو کۆلێژە پزیشکیاکرێتەوە بەڵام بەڕاستی ئەندامی ئەنجومەنی باشترین کوالەتی وەزارەت خزمەتگوزاری تەندروستی جەنابی دکتۆر ئەندامی ئەنجومەنی وەزارەتیش بەڕاستی کەم نییە بۆ خۆتەزانی بە کۆب ڕیارە درێ لە ناو وەزارەتەوە مناقەشەی کۆی مەشاکیلەکان ئەکرێت نازانم لە ڕۆی یاسایەکە وا دێتە بەرچاو ئەگەر لە کردداری شاوە وانەبێ ئەویان من نازانم حەزەکەم خۆت بۆم باس بکەی بەڕاستی لەکوێی دنیادا هەیە کە سیستمێکی تەندروستی هەبێ دکتۆرێک 15 ڕۆژ خۆی نەشوات یعنی لەکوێی دنیادا بۆم بێنەرەوە کە دکتۆرێک ئامبولانسێکی شەق و شەڕ تایە بتڵی ئۆکسجینەکە نەبەسترابێتەوە وەکو دکتۆر قەحتانی جوانەمەرێک شەهید ببێت لەکوێی دنیا ئەمە هەیە یعنی جگە لە دامەزراندن 1001 دەردی سەری و 1001 مەشاکلی تریش هەیە لەکوێی دنیادا هەیە بە چەند مانگ جارێک مەعاش بێت بەڵام چارەسەری یەک سکچوون لە نەخۆشخانەیەکی هەلیدا 120,000 دیناری تێچوو بێت لەکوێی دنیادا هەیە لە ناو کەرتی تایبەتە چاودێری چڕ 20 هێندەی کەرتی گشتی بێت یعنی 1001 مەشاکل هەیە جگەلەوەی خەڵگەڵە هەر بە ئاشکرا ئێستا خەریکن کەرتی گشتی تەفلیشەکەن بۆ ئەوەی کە کەرتی تایبەت برەو پێبن لەبەر خاتری خاتران ئەمانە تۆش نایبیستی کە سوکارە پێ و ناڵێن هەر منەی بیستم یا ئێوەش زۆر لە من باشتری بیستم ئێوە مناقەشەی ئەمانە ناکەن لە ئەنجومەنی وەزارەت لەوانەیە من زۆر لە تۆتر قسە بکەم هەم لە ئەنجومەنی وەزارەت هەم ئەو ئەمانەشی کە ئەیڵێن باش بابا ئەیکەین بەڵام شت پێ بڵێم بەجددی منیش لەگەڵ تامیانی هەمووی بەرەو ئەهلی ئەڕات بەرەو ئەوە ئەڕات من خۆم بۆ خۆم دنیایەک ڕوبەڕووی یاسا بوومەوە لە بەرەوەی نەمێش خەستەخانەیەکی ئەهلی لە هەڵەبجە بکرێتەوە یعنی سیاسەتەکە ئەوەیە ئێستش معاناتی زۆرمان هەیە لەوەی دنیای گرێبەست کراوە بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ ئێمە بۆیە من بیدایەت پێم وتی من ناتوانم دیفاع بکەم لە وەزارەتی تەندروستی بڵێم وەڵا لەبەرەوەی کە من خۆم دنیای مشکلم هەیە معاناتم هەیە با من بێمە سەر ئەوانەی کە تۆ باست بێگومان هەمووی ڕاستن بێگومان ڕۆحی پاکی شاد بێت ئەو پزیشکە لەوانەیە هەموو کەس بزانێت کە ئەو پزیشکە ئیسعافەکان لە دەرەوەی شار بۆ نمونە لە هەڵەبجەوە دێنە سلێمانی هەمویان کۆنن داخوازیەکەی لە وەزارەتی تەندروستی ئیسعافت بۆ بکڕێ ئەڵێ بودجە نییە ئەو هێزە مرۆیی کە کاک دکتۆر خاڵس باسی کرد بێگومان پێویستە لە هەموو شوێنەکە بێ بەڵام ڕێخستنەوەی ئەوێت من پێت ئەڵێم مقیم ئەقدەمێک ئەبێ بزانێ معاناتی مقیمەکە چییە کە خۆی تیایی بووە ئێستا لە بەرچاوی ناگرێ و ئیخساییەکیش بە هەمان شێوە من تازەترین کێشەم لەوەیە لە هەڵەبجە ئەوەیە کە ئیخسایەکان لە شوێنی خۆیان دانانیشن لە ناو خەستەخانەکانە دانانیشن بۆیە ئەبێت سەر لەبەری ئەمە بە بڕیارێکی حەکیمانە زۆر بوێرانە حل بکرێت و ئەو هاندانانەش بۆ ئەو پزیشکە گەنجانە یاخود ئەو پسپۆڕانەی کە ئەچنە دەرەوەی شارەکان شارە بچووکەکان زیاتر بێ وەک دیسان ئەپرسمەوە هەمووی بەرەو شاری سلێمانی ڕاکە دڵنیا بە ئەمەی کە پێتەڵێم زیاترین کەسی حزبی لە من عاجز بووە لە بەرەی خەڵکم نەقڵ نەکردوەوە بۆ ناو شار بۆ ناو شاری سلێمانی کاک دکتۆر ئێستا وتت بە ئاراستەی کەرتی تایبەت هەوڵێکێ بۆ بژانەوەی کەرتی تایبەت وتت ئەم گەنجانەی کە لێرەن چاوەڕێی دەمی ئێوەمانانن بتەوە نەتەوە ڕازی بی یا ڕازی نەبی ئەندامی ئەنجومەنی وەزارەتیت
بۆ زۆر مەسایلیش هەر ڕاوێشتان پێکرێت یعنی یەکجاری ژەونە بێرۆکراسیەتەکەتون نییە لای دکتۆر سامان ئەمان تەسەورەکەی ئالەتێک بدۆزرێتەوە بتوانرێت لە کەرتی تایبەت کار بکەن لەلایەک ئەندامی بە هەویە دکتۆرن بە کردداریش بێیشن ئالێتێکی جوانیان دۆزیوەتەوە من لەگەڵ ئالێتێکی زۆر جوانیان دۆزیوەتەوە لەبەرەوەی ئەو ژمارەی کە ئێستا هەیە 1970 پزیشک بۆ ئەوەی کە تعین ببن خستەخانە حکومیەکان بەرگەی ئەوە ناگرن بودجەی مەسەڵەن حکوومەتی هەرێمەڵێم کەمە ناتوانم ئەوانە تعین کەم و وەک کاکتۆرشوانی شتی ئێستا تۆپەکە چۆتە ساحەی بەغا ینی حکوومەتی هەرێم زۆر مرتاحە لەوە یەکسەرڵێ چاوەڕە لە بەغا بکەم مالعلم من غەڵەتە بەلامەوە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر قەرزیشی کردبێت لەم پرۆژانەی کە ئێستا من سێری کەناڵەکان مەکرد ینی پرۆژەی زەبەلا حکرێتەوە بە 4 ملیۆن دلار و 5 ملیۆن دلار یعنی ئەم پارەیە نییە بۆ پزیشکە گەنجانە تعینیان بکەن هیچ هاندانێکیان بدەنێت تا ئەوراقەکانیان لە بەغاوە گەڕێتەوە چەند وەفدی وەزارەتی تەندروستی چووەتە بەغدا دیفاع بکە لەوەی کە کاکە ئێمە لە تێکچوونێکی زانستی و پۆلێنبەندی پزیشکی داین ئەگەر ئێوە ئەم کەسانە بۆ ئێمە تعین نەکەن ئێوە لە مادەی چواردەی قانونی موازنە لە فقرەی دوو توتانەکە پێویستە هەموو کەس تعین بکرێت ئێستا پێویستیەکەش لەوان لە پەرلەمان وا لێ بکەن فەرزەکە بکەن بەوەی کە میلاکات ئەگەر پێویست بوو بەڵێ وەرن بزان لیژنەیەک بنێن بزان پێویستمانە خەستەخانەکان پێویستمانە جابا میکانیزمەکەی کە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم ئەوێت لەسەری بڕات بەڵای من جوانە بەلای منەوە باشە بۆ ئەم ژمارەیە زۆرە نیوەیان یاخود نیوە زیاتریان وەکو ساڵانی پێشوو دابەشەکرێن لەسەر کەرتی گشتی باقیاتی لەسەر کەرتی تایبەت یاخود لە خۆن نەخۆشخانە ئەهلیەکان ئەزانی نەخۆشخانەی ئەهلی هەیە ئینکەمێکی زۆر باشی هەیە بەڕەوا نابینێت مانگی ملیۆنێک دینار با بە پزیشکێکی گەنج بەس ئاگای لە قاوەش بێ لە دوای عملیات نەخۆشەکان ڤایتەڵسانیان بۆ بکات بچێت زەختێکیان بگرێ ئاگایان لێبێ لەوەی کە ڕیپۆرت باتەوە بە مقیمەقدەم و بە ئیقسایەکە نایە هەمووی بەنێرسەکە لەبەرەوە هیچ مۆنیتەرینێک نییە لەسەر خەستەخانەکان ئەگەر مۆنیتەرین و چاودێری هەبێ لەسەر خەستەخانە ئەهلیەکان مقیمیان لەسەر فەرزکەن بڵێن ئەبێ پزیشکی مقیم لە قاوشەکان بێ لە پێشوازیتان بێ لە لای نەخۆشەکان بێ ئەو کاتە ئەم ژمارە مقیمەش دابەشەکرێن بەسەر نەخۆشانە ئەهلیەکان نەخۆشانە ئەهلیەکان معاشیان بدەنێ بەڵام لەسەر میکانیزمی ئەوەی ئێستا ئەم پێشنیارانە خزمەت بۆیان حساب بکرێت ناکرێت حکوومەتی بەغا چۆن قبوڵیانەکات چۆن دامەزرێن ئەمەش کاک دکتۆر خۆ ئەم پێشنیارانە بەس ئێستا سپاس بۆ فەرمایشتەکانە لەگەڵم بمێنەرەوە ئەم پێشنیارانە پێشنیاری بەشێکی پێشنیاری بەجێن و بزانم جێگەی ڕەزامەندی ئەم گەنجانن بەشێکیشی ڕەخنیان لێ هەیە بزانم کێ پرسیارێکی هەیە بۆ دکتۆر با پرسیارەکانیان ئاراستەی تۆ بکەنلانی کەم بۆی لە کۆبوونەوەی ئایندەی ئەنجومەنی وەزارەت مناقەشەی بکەیت بەڵە بەس با پرسیاری کورت بێت لای خۆت بینوسە جەنابی دکتۆر ئێمە قوربانی ئەو ئالیەتە نین قوربانی ئەو پرۆژەیە نین کە تێکەڵ بکرێن لەگەڵ خەستەخانە ئەهلیەکان یان لەبەرەوەی گومانی ئەوە دەکەین کە ئێمە قوربانی ئەو پرۆژەیە بین دەست خۆش پرسیاری دوو کاک دکتۆر ئێمە بۆچی جیاکراوینەتەوە لەگەڵ پزیشکانی هەرێمی کوردستانان جیاکاری کراوە کە لە ئەوروپا گەڕان بەڵێ ئێمە جیاکاری کراوە بە پێی چمەرج و قانونێکەوە قانونمان لایە کە نابێت جیاکاری بکرێت جیاکاری کراوە لەسەر لیست لەسەر کتابمان نووسراوە لەگەڵ لیستی عاما بێ بەرزکرێتەوە بەرز نەکراوەتەوە تعدیل شەهادەمانێ نازانم ئێمە عەرەبین ئەوروپین چین کاوەی سندیکامانی ئەم جیاکاریان بۆ کردووە لە هەرێمی کوردستان هەر کەسە لە چارچەوەی هەرێمی کوردستانە بە پێی یاسا داواکاریەکەمان ئەوەیە بۆچی ئێمەیان جیا کردوەوە بە پێی چ قانونێک ئایا ئێمە ئەگەر عەرەبیش لە هەرێمی کوردستانە بێ هەموو مافێکی هەیە 100% ئێمە ئەمانە بزانین بۆچی ئێمەیان جیا کردوەوە بۆچی ناوی ئێمەیان نەبردەنەوە ئەنجومەنی وەزیرانەوەکوێەوە بس ئێمە نیمانە ڕەحمەتی خۆڵێ یعنی ئەوەتانێ من پێڵم بۆچی یعنی هیچ لە بۆچی ئێمەیان جیاکردوە لەوانی کوردستان ئەندامی سندیکان بەڵام لیستی ناوەکانمان لە ناو ئەنجومەنی وەزیرانە ڕقمانەی کە دکتۆرشان فەرمووی ئێوەیتیان ئێمەتیانی نا عەسڵ لە ڕقەما ئیش ئاماژە بێ
کاک شوار ئێوەڵە 1950 شتێک ئێمە 36 دکتۆری تیانە لیستی ناوەکانمان بە بەڵگەوە لە وەزارەتی تەندروستی تەبوو تۆزی لێ نیشتووە تەنانەت ئێوە جەنابی دکتۆر شوانەڵە تیاتی ئێمەش ئەگەر تیاتی کوانێت دەی ئێمە مانێزای کتابەکە ببینین ناوەکانمان ببینین ڕقەمەکەمان ببینین تیانە ئێمە کەواتە ناوتەیە مادام هەوێت هەبێتن ناوتەیە کاک دکتۆر ئازاد ئەو دوو وەڵامە ئەو دکتۆر ئازاد یەک پرسیاری کورد لە کاکتۆر ئازاد ئەم سێ پرسیارەمان وەڵام بەرەوە بە ئەمەشی بێتە سەر بە کاکتۆر ئازاد دەڵێم ئایا فەرقی 150 دکتۆر سەرانسەری کوردستان ئەو فەرقە گەورەیە کە پێویستکە نەخۆشخانی ئەهلی بێنێتەوە بابەتەکەەوە بێجگەلەوە ئایا ئەمە ئەزمەیە یاخود نەخێر هەڵ ئاوسانی دکتۆری ڕوویاوە ئەگەر هەڵ ئاوسانی دکتۆریە با من ناوی تەواوی و بنکەت پێ بڵم کە دکتۆری نەقسە و من وەکو نوێنەرێک پێم ئەڵەن دکتۆری بۆ بنێرن نیمە دکتۆری نەقسە دکتۆری نەقسە نەک نییە بنکە هەیە دکتۆری نییە تەواری هەیە دکتۆری نەقسە و بە من وەکو نوێنەر هاوپۆلەکانم بە منەڵێن کە زیای بکرێ منیش بە سەحاڵم بەشی ئایا 150 کەس ئەوەنە زۆرە کە پێویستکە ئەهلی نەخۆشخانە ئەهلیەکان بێتە ناوەوە ئازاد یەک پرسیاری تریش لەم گەنجەوە دەست خۆش بێ ڕاستی پرسیارەکەی من دوو عینە بۆ دکتۆر ئازاد یەکەم ئایا مۆزوعی خستنی دامزانی ئەمە بۆ سەر ئەهلیەکان بۆ ئەوەیە ئەوان معاشی ئێمە بە ئەهلیەکان بن یان لەبەر ئەوەیە کە ئێمە جێمان ناوێتەوە چونکە ئێستا تو بۆ بنکەیەکی تەندروستی دەرەوەی پارێزگاکانشی تەنانەت تەواریەکانی ناو پارێزگاکانیش ئەبینی نەقسەیە تەنانەت من خۆی بەڕێوبەری ساحی سلێمانی و توێتی خەستخانەیەکی تازەمان کردوێتەوە چاوەڕێی دامەزان کرد کارمەندمان بۆ ئەوێ پێویستە یعنی من نەقسەکەی لەکوێ کاتە تۆ معاشەکەبان بە ئەهلی بدەین ئازاد لە دوا پرسیارەوە ئەگەر بفەرمووی سەبارەت بەوەی کە تێکەڵکردنی ئەم کەسانە نەخێر من ئەڵێم بدایەتی قسەکەی خۆموتم ئەگەر حکوومەتی هەرێم قەرزیشی کردبێ لە بودجەی پرۆژەیەکی تریش بدات بەوەی کە ئەم پزیشکانە تعین بکات موچیان بداتێ باشترین کاری کردووە نەک بە لایەنی کەمەوە کارێکی وا بکە ئەبێ باشترین کار بکە بۆ چونکە وەگوتم ئەو ڕێڕەوە زانستیە فەشەلی تەیەکەوێت ئێستا ئێمە لە ئەزمەیەکی زۆر قورسین ئەکیوتەکان ئەوانەی کە مقیمی یەک ساڵن خەریکن ئەچنە 2 ساڵە و 4-5 مانگیشیان تێپەڕانەوە ئەوانەی کە لە تەدەروجن ئەیانێ بچنە مقیمەقدەمی هێشتا ناوەکانمان بۆ نهاتوتەوە مقیمەقدەمم نەبێت ناتوانم عینایە بکەمەوە وەک جەنابت فەرمووت کە بە کەمترین سعر 700,000 لە ناو خەستەخانە ئەهلیەکان ئەزانی لێ قەومانێکی زۆر مەسەرەن گەنجێک لەسەر ماتۆڕێک دامێکەکە یەک عەشرەتیش بەدەلەوەی کە گیانی خۆی لە مەترسیایە کە سوکاریشی خاتە سەر ساجی عەلی لەوەی کە لە خەستەخانەیەکی ئەهلی بە 700 بۆ ملیۆنێک ئینجای خوێنن دکتۆر ئەی سەبارەت بەوەی کە ئەم دکتۆرە گەنجەوتی ئەمە قوربانی پرۆژەی تێکەڵکردنی ئەهلی و حکوومین نابنە قوربانی ئەسڵەن سیستەمی تەندروستیەکە ئەو بێسەریوبەریەی لە کەرتی تایبەتی شاهەیە ئەمان ڕێکەکەنەوە لەگەڵ ناوەکانی ئەوانەی کوردستان ئەڵێ بۆچی ناوەکانی ئەمیان جیا کردووە وەڵامی ئەو پرسیارە نییە ئەو کەسانی کە لە دەرەوەی وڵات ئەویان هێناوە شادەیەکیان هێناوە ئایا مۆڵەتی خوێندنیان نەکردووە یاخود ئێستا من نووسراوەکەم خەڵک من خۆم یەکێکم لەوانی کە مۆڵەتی خوێندنم نەکردو دراسەیەکم کردو ئێستا حکوومەت هێرن بۆ حساب ناکە تا حدێک حەقی ئێمێ بەس لەسەری شۆ ئەگەر پسپۆڕیەکی ورد بێ بۆی بەڵام خۆمان جارە زیادەمان هەیە لەمان ئەوە تعدیلی شەهادەی هێناوە خۆم بیستومە ئەوە هەوەی سندیکای ئەوە کاگەکەڕ بمبورە ئەو دووریەوە جارجار ئیزعاجت بکەم کاک دکتۆر ئەوە من ئاگادارم کە هەردووکیان بوون بە یەک پاکز نێراون بەڵام هەوەی سندیکا ئەوە فەرمانی حکوومەتی عێراق ئەوە تعدی شەهادەمان یەکسانکردنی بڕوانامەکردنی بڕوانامەشی هێناوە لە وەزارەتی خوێندنی باڵا کەواتە هەمان مافی ئەم گەنجانیانەیە کە دانەمەزراون کە دامەزران ئینشاءڵڵا ئەمانیش دابمەزرێن وانە ئەگەر ئەمانیش ئەوەندە دوا بکەون عیلمەکەشیان بیرەچێتەوە سبەینێ ناتوانێت خزمەتی نەخۆشیش بکە لەبەرەوە شتێکی زۆر ئانیە بێ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر زوو دەست بجوڵێنێت لە تاینکردنی ئەوان و
جیاشیان نکاتەوە هەرسێکیان هەردووکیان بە پاکیزێک تو بۆچی لیستەکانمان هێشتا لە دامەزران بەرز نەکراوەتەوە لە بەشی دامەزراندی وەزارەتی تەندروستی هێشتا بەرز نەکراوە خزمەت بۆ حساب بکرێ کتابە دیاریکراوی بابە دیاریکای قسە ئەڵێ بەسەری بۆچی لە لیستەکەیان لە لیستی دامەزراندن بەرز نەکراوەتەوە ئەمە هیوادارم بیکەی بە خەمی خۆت. کتابەکەمان بەس بەرز نەکراوە ئێمە چەند جار چین بۆ وەزارەت وەزارەتیکەم بە خەمی خۆم لە وەزارەت لە ئەنجومەنی وەزارەتی شتەڕحیەکەم بەڵام من پێت ئەڵێن وەک معلومە لای منە بەداخەوە یعنی هەموو شتێک نایەتە لای ئێمە لە وەزارەتی تەندروستی بەڵام بە یەک پاکێج نێراون بۆ ئەنجومەنی وەزیران و هەندێکیشیان تعین بوون ئەگەر نەنێرابوو ئەوەتان پێ لە ئەنجومەنی وەزارەت مناقەشەیەکەیت ئێستا بۆ سیستەمی تەندروستیەکە بۆ کەرتی گشتیەکە هەن زۆر یەک دقە گەورە بەسەر چاو دیفاعیشیان لێ یەکەم. کاک دکتۆر زۆر سپاسە دەکەم بەس لەگەڵم بمێننەوە فەرموو خاتونی دکتۆر. کاکڕنجگیان سەرەتا دەستخۆشی لەکەم بۆ بەرنامەیە بۆ گەیاندنی دەنگی ئەو پزیشکانی کە دانەمەزراون ئێمە وەکو پزیشکی نیشتەجێ خولاوی بە تەواوی پاڵپشتی ئەوانەکەین کە کاتێکی زۆر بەسەر دامەزراوی بەڵێ کاتێکی زۆر بەسەر ئەوەی تێپەڕیوە کە پێویستە بوو دابمەزرێن و دەست بکەن بە دەوامی خۆیان بۆ ئەو عیلمەی کە هەیەە پراکتیسی بکەن و خزمەت بە خەڵک بکەن هەم بۆی لۆ دەکەش لەسەر ئێمە کەم بکەنەوە. اینجا سەبارەت بەوە بە ئیزافەیەک بۆ قسەکانی دکتۆر ئازاد تا شتەکە کۆن نەبێت تۆزە باسی ئەوەی کردکاڵێ بە دابش بکرێنەوە لە نێوان ئەهلی حکومیەکانە خۆی هەڵبجەیەکێکە لەو شوێنانەی بەڕاستی نەقسی مقیمی هەیە یعنی تەنانەت چەند مانگێکە من خۆم خەڵکی ئەوێم و لەوێش داوام زۆر کردووە چەند مانگێک داوامی بۆ ئێمە کردو بە 15 ڕۆژ لەبەر نەبوونی يعني لەبەر کەمی مقیمەکان کە لە قاوشەکان پێویستی بە مقیم بووە کە لە هەنێ سپۆتەکانمان پێویستی بە مقیمی زیاترە ناچار دەوامی ئێمە کردەوە 15 ڕۆژ یعنی کە لە هیچ ئەریافێکا کە هەڵبجە سەر بە سلێمانی یعنی تا ئێستا وەکو پارێزگاکی سەر بەخۆ مامەڵەی لەگەڵان ناکرێت سەر یعنی هەر لە کۆلێژی سلێمانیەوە بۆی ئەنێردرێت کە لەسەر بە عفو لە پەروەردەی لە بەڕێوەبەرەتی تەندروستی سلێمانیەوە مقیمی بۆ ئەنێردرێت یاخو ئەوانەی یعنی ئێمە داوامەکەی ئێمە زیاد کردووە لە شوێنەکان ترا ئێمە لە هەموو ئەریافێکا 10 ڕۆژ داوامەکەین بەس لەوێ ئێمە چەند مانگێکی زۆر تێپەڕیوە تەنها ئەم دوو مانگی کۆتایی نەبێت کە بۆتەوە بە 10 ڕۆژ لە بری کاک دکتۆر ئازاد چیەکەیت والله ئەو مافی خۆیەتی یعنی حەقی خۆیەتی کە پاڵپشتی لەم پزیشکانە کە بە زووترین کات دابمەزرێن لەبەرەوەی نەقسمانەیە خۆتە زانی خەڵکی هەڵەبجە هێشتا خەڵکێکی زۆرمانەیە بەرکەوتەیەکی کیمیاویە لە پڕ تەنگە نەفەسە بێ لە پڕ یعنی تۆش خۆ بخەیتە جێی دکتۆر ئازاد چیەکەی خۆی ئیشەکەی ڕاستە ئەو لە یەک شوێن خوار نییە لە 100 شوێن کەم و بزڵبت ینی خۆتوانێتی ئیداری شوێنەکە بەڕێوە ببات و ڕێکی بخاتەوە بەڵام بۆکو ئێمە لۆدێکی زۆری خستۆتە سەرمان ینی دەست خۆش خۆی وەڵام تاتەوە فەرموو بۆ ئەم بەرنامەیە من خەڵکی کەرکووکم بەڕاستێکی کات خۆی تهدید کراین هاتینە هەولێر بویستیان براکەشم ببەن هاتینە هەولێر لێرە تەواوم کرد چوومە دەرەوەی وڵات شاهدەم تەواو کرد هاتمەوە تعدیلم کرد لە یەکەم کاتەوە امتحانەکەم تەواو کرد تەنها ڕاستەکە ئێمە هیچ مافێکمان نییە لێرە چوومەتە ویزارەتەوە بە منی وتووە ئەگەر واستت نەبێت عین ناکری بە منی وتووە بڕۆ دانیشە لە ماڵەوە وتومە کاتێکم بدەنێک ئەو کاتە بزانم من تەعین نەکرێم من نابێ دواکەم لە هیچ وڵاتێکان نییە لە دەرەوە کە تۆ دانیشی لە ماڵەوە پزیشک نابێ دانیشێ هەموو وڵاتەکان پرسیارم کردو پزیشک هیچ کاتێک نابێ دانیشێ لەبەرەوەی لە بیری ئەکا لەبەرەوەی هەر کاتێک ئەو پراکتیکەڵە نەمێنێتن لە بیری ئەکا ئیشەکەی هەمان کاتە لێرە هیچ حەقێکمان نییە ڕاستی شەکە ئێمە ناومان دەرکراوە ئەی ناومان لەگەڵ ئەوانە نییە سەندیکاڵە دەرنەکراوە کارازادە منە بم بە محامیتان ئەگەر وا بێت ئەڵێ من لەگەڵ وەزیر مناقەشەکەم لە ئەنجومەنی وەزارەت باشە مۆزوعێکی تر هەیە عفو شەهادەی ئێمە شەهادەی معادلەی ئێمە بۆ لە بەغا معتەرەف نییە بۆ بەغا بەعتراف بە ئێمە ناکە بۆ شەهادەکەی ئێمە من بردوومەتە بەغا لە بەرەوەی خەڵکی کەرکووکم بردوومەتە بەغا وتیان اعتراف بۆ شەهادەیە ناکەن هەمان کاتە لە شەهادەی لە عێراق بەس هەرێم کێشەی نەبووەوە نه هەردوولا بە منیاوت من لێرە ویزارەت تعدیل کە بە هاوتا کراوە لە دەروی وڵاتی خوێندێتی عفو ویزارەتی باڵا لێرە اعتراف بە ویزارەتی باڵای بەغا ناکە هەردوولا اعتراف بە یەکتری ناکەن وابزانام کێشەیەکی وا هەیە شتێکی بەڵێ اعتراف بە یەکتری ناکەن یعنی شەهادەی منی شەهادەی کوردستان اعترافی پێ ناکەن لێژنەی خۆیانیان هەیە هەردووکیان مەسەلەکەوەیە فەرموو بیە بۆ خاتوونە ببورە بیە بۆ خاتوونە بە قسەکانی بکە کاگڕنگ ئازێت نەبێ من پرسیارێکم هەیە لە بۆ هەر کەسێک کە ئەتوانە جا بمباتەوە کێشەی ئێمە زۆری
پزیشکە یان کەمی نەخۆشخانەیە لە شارێکی گەورەی وەکو شاری سلێمانی تەنها یەک خەستەخانی مناڵانمان هەیە، تەنها یەک خەستەخانی ژنان و مناڵ بوونمان هەیە، یەک خەستەخانی سوتاویمان هەیە. ئەوەی کێشەی ئێمە زۆری پزیشک نییە، کەمی خەستەخانەکانە. تۆ ئەگەر خۆ بە دڵسۆزی من ئەزانی، ئەگەر تۆ حکوومەتی خۆ بە دڵسۆزی من ئەزانی، وەرە دوو خەستەخانەی حکومی کە بکەرەوە کە خەڵک بتوانێت بچێ بۆی خزمەتگوزاری هەبێ کە بتوانی پزیشکیشی بۆ دابمەزرێنی. فشار لەسەر ئەو نەخۆشخانانە زۆرەوەنا؟ زۆر لەبەری لە شارێکی گەورە یەک خەستخانی بچووک هەیە بەبێ خزمەتیش کە ئەگەر خۆ کاتێکا سلێمانی زۆرترین چڕی دانیشتوانی هەیە کە ئەگەر خۆ بەخش نەبێ ئەوەشیان پێ ناکرێت. ئەو ئەگەر خێرخواز نەبێ و ئەگەر با بڵێن کۆمپانیای دەرمان نەبێ و سەرمایه‌دار نەبێت دەرمانیشیان نییە بیان بە نەخۆشەکان و خزمەتی نەخۆشەکان بکەن. جگە لەوەش ئەگەر زۆریش بێت با بڵێن گریمان ئێمە پزیشکەکان ژماریان زۆرە، نەگوناحی منە، نە ئەرکی منە، نە بەرپرسیارەتی منە. ئەوە ئەرک و بەرپرسیارەتی حکوومەتی هەرێمە وەزارەتی تەندروستیە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵایە ڕێک بکەوێت کە خوێندکاری زۆرتر وەرنەگرن، نەک من کە 6 ساڵم تەواو کردو بڵێن زۆرە. هەمووشتان تەعین ببن هێشتا هەر کوردستان کەمی دکتۆریە. هێشتا هەر کەمە بەڵام ناکرێت ئەوە بکرێت بە بیان. هەمووشیان تەعین ببن کاک دکتۆر شانەر کەممان نییە؟ ناکرێت ئەوە بکرێت بە بیان و یعنی کێشەی کەمان هەیە بەشتی کە چارەسەر ئەکرێت. ئەوە ناکرێت بکرێت بە بیان و هەنێ هینم هەبوو هەنێ تێبینیم هەبوو ڕاستی حەزەکەم باسی بکەم ئەگەر مەجال هەبێ ئەمایکە لەو کاتۆ چاوەڕێگەم ناگاتە دەستم. یەکێک لەو شتانەی کە باز دەکرێت زۆر باز دەکرێت ئەڵەن دامەزراندن لەسەر هەرێمە لەسەر هەرێم نییە لەسەر حکوومەتی عێراقا، دامەزراندن لەسەر حکوومەتی عێراق لە 15 دووەوە، بەڵام پێش 15 دوو کە 7 مانگ ئەکا ئێمە دانەمەزرا بووین، 7 مانگ تێپەڕی بوو بەسەر دانەمەزراندنی ئێمەیە لەسەر حکوومەتی هەرێم بوو. حەزەکەم یەکشت بڵم مانگی 10 و 11 کە ئەڵەن دامەزراندن نییە، مانگی 10 و 11 بە هەزارەها چەکداری دامەزران بە شێوەیەکی زۆر خێرا کارتی بایۆمێتریان بۆ کرا بۆ ئەوەی فریای مانگ یەک بکەون. لە ماوەی مانگەکە ئەم شتانە کرا بۆی فریای لیستی مانگ یەک بکەون بکرێنە لیستی موچەوە بۆی معاش وەربگرن. حکوومەت ئاگادار بووە، حکوومەت توانیوێتی پێشبینی ئەوە بکا کە 15 دوو ئەم شتانە ڕوئەیە. ئەی وەزارەتی تەندروستی پلانی چی بووە؟ بۆچی پێش 15 دوو مشوری منی نەخواردووە منی دانەمەزراندووە؟ بۆچی 7 مانگ ڕاستی زۆر بێخەم بوون. دوای 15 دووش ڕاستی ئەگەر حەزەکەم تخوا ئەمە بڵم دوای 15 دووش ئەگەر خۆپیشاندان نەکرایە و یادداشت نەکرایە و گرتبوونەوە نەکرایە لە دوای 2 مانگ و نیم وەزیری تەندروستی لەگەڵ نوێنەرەکانمانە کۆ نابەوە تازە بە تازە دوای ینی هەفتەیەکە بێەوە پێم وابێ 10 ڕۆژە قەرار دراوە تازە بە تازە دوای 9 مانگ لیژنە بنێردرێت و کتاب بنێردرێت بۆ بەغا تازە بە تازە. دەست خۆش. یەکینیکە گەرفەتی برادەرەکانە بەو یەک شتێکە لە بەرەوەی زۆر چاوەڕێم کرد. من وەکو دەرچوێکی تکایە وەکو دەرچوێکی دانەمەزراو لە سلێمانی بۆ ئەوە هاتوم تەنها 3 خاڵ بڵم من ڕووی دەمم تەنها لە سندیکانی لێرە زۆر ڕووی گلەیەکە لە سندیکا کرا. زۆر ناڕزایەتیمان هەیە یەکەم بپلەکەم لە سندیکا لەبەرەوەی کە نەک نوێنەرمان نەبووە لەبەر هەرواز لەوە بێنە کە نوێنەرمان نەبووە بگرە زۆر ڕێگریشی لێ کردوین دوا کەوتین لەوەی هەڵوێستی جدیمان هەبێ لەبەرەوەی ئەو ئەمڕۆ ناسبێنێدا ئامەزرێن. دووەم بەڕێوەبەری گشتی تەندروستی گشت پارێزگاکان لەبەرەوەی با بڵم چۆن بڵم بە چاوسورکردنەوە و بە هەڕەشەکردن لە مقیمەکان و هەوڵیاوە پەردەپۆش و ینی پینەپەڕۆی ئەو فەراغە بکە کە بەهۆی دانەمەزراندنی ئێمەوە دروست ئەبێ. سێمیش وەزیری تەندروستی وەزارەتی تەندروستیە کە هەتا بڵێ بێخەم بوون 9 مانگە تازە بە تازە لیژنە ئەنێرن. ئەو برا بەڕێزەی ئەو سەر دوا تێچێنە وەریەگرم دەست خۆش کاگران زۆر سپاس لۆ دەرفەتە. ڕاستی لە بۆ بابەتی دامەزراندن ئێمە فەرمانی دامەزراندنمان لەسەر حکوومەتی هەرێمە بەڵام دابینکردنی شایستە داراییەکان لەسەر حکوومەتی عێراقا بە پێی بڕیاری دادگای فیدراڵی بەستن بەو بڕیارە حکوومەتی هەرێم کێشەی بۆ دروست نابێت تەنها ئەوەندەیە کە بتوانێت ناوی ئەو پزیشکە دانەمەزراوانە زیاد کە بۆ لیستی موچە بە پشتبەستن بەو یاسایانەی کە لە عێراقدا بەرکارن تەنها ئەوەندەیە ئەجینا هیچ ئەرکێکی دارایی لەسەر حکوومەتی هەرێم نییە ئەوەی تا ئێستا کردویانە خەمساردیە ئەو لیژنەیەکە دروست دەکەن وا بەتەمان کە کتاب بکەن یەکەم زار نەک خۆیان بچن. ئێمە داوایان لێ دەکەن کە خۆیان بەجددی بە دوای ئەوی شەدا بچن و ڕاستە و خۆ ئەو ڕەزامەندی بەدەست بێنن. زۆر سپاس برای خۆشەویستم. هینەکان خرایە ڕوو تا ڕادەیەکی زۆر کۆژانەکان خرایە ڕوو. یەک دوو پرسیارم هەیە.
چارەسەرکردن لە کەرتی گشتی بەپێی قسەی ئەمان زۆر بەرەو فەرامۆشکردنەچێ حەزەکەم ڕای تۆش بزانم وە چارەسەرکردن چارەسەری کەرتی گشتی بەرەو فەرامۆشکردنەچێ بەداخەوە بەڵێ ئەوەی ئێستا هەیە وایە و ئەوەی کە ئێستا باشە کە ئەوەی کە ئێستا هەیە وایە چارەسەرکردن لە کەرتی تایبەت بۆ نەخۆشێکی قوڕبەسەر دەسات دیاری کرا و لە کەرتی تایبەت چەند قات زیاترە دکتۆر زۆر گرانە تا ئێسێکێک لە کێشەکانی کەرتی تایبەت بۆ هاوڵاتی ئەوەیە کە تێچوەکەی زۆرە ئەوە یەک دوو کێشەی دووەم ئەوەیە وەکو پێویست چاودێریەکی تەواو نییە هەمووی ئەوانە دەگەڕێتەوە بۆ ئەوەی تا ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان یاسایەکمان نییە ئەوە ڕێک بێخی کەرتی تایبەت ئەو چارەسەری کە باس دەکرێت چارەسەری هاوبەشکە کاکتۆر ئازادیش باسی لێوە کرد کە گوایە لەوانەیە پرۆژێک بێ بۆ ئێستا گونجاو نییە بۆ ئێمە چونکە ئێمە پاڵپشتێکی یاساییمان نییە ئەو خەڵکەی دەنێری نێوێندەر بەبێ ئەوەی پاڵپشتی یاسایە لەبەرەوەش ئێستا زۆربیان من دڵنیان پێیان خۆش نییە ئەگەر بری داد دەمەزرێنم لەسەرەوە و ئەوانیش قبول نیان نیە کەرتی تایبەتیش بەو شێوەی ئێستا قبوڵی نییە باشە ئەوان گەنجێک پرسیارێکی کرد دکتۆر ئازاد نازانم دەنگەکەم بۆی نەچوو یان خۆی نەویست وەڵامم باتەوە یعنی مەبەست لەما بۆ ئەوەیە کە معاشەکەیان بخەنە سەر کەرتی تایبەت بەس ئەوەندەیە بەس ئەوەندەیە بەڵام ئێمە کێشەک هەیە دەبی تێی بگەین مەسەلەی میلاکمان هەیە میلاکات یعنی ئەوە لەوانەیە هەم بۆ ئێوە شوکو زانیارێکەوە بۆ خەڵکانی تریش ئەوانەی کە پێویستیشان پێوەیە لە یاسای قسەک لەسەرەوە دەکرێت گوایە دامەزراندن ڕاگیرایە دامەزراندنی تازە ڕاگیرایە بەڵام تەنانەت لە یاسای بودجەشدا و فەرمانی تازەی ئەنجومەنی وەزیرانی عراقیشدا ئەوە هاتووە شتێک هەیە پێی دەگوترێت لە جیاتی دانان قەرەبووکردنەوە تعویزاتی میلاکات هەیە تعویزی میلاکات ئێمە ئێستا لە وەزارەتی تەندروستی فراغی میلاکمان هەیە ئێستا بەس لەم ساڵ 2014 600 کەس ڕۆیشتووە یعنی 600 شوێنی فراغمان هەیە لە ساڵانی پێشووتر زۆرمان هەیە بەس لە 24 بەڵێ ئەوە فراغی ئێمە فراغی کەس جێگەی نەگرتووە ئەوانە فراغی میلاکە شتێک هەیە لە یاسای بودجەشدا لە میلاکات حرەکەی میلاکی پێ دەڵێن ئەو جوڵەیە پێویستە یعنی شتێکی یاساییە پڕی بکرێتەوە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوە لە سەرەتاش ئاماژەم بۆ ئێستا دەبێت بڕیاری دامەزراندنەکە دەربچێت کاگڕانجەوە یاسای بودجە لە مادەی 14 هاتووە وەزارەتی تەندروستی جیاکراوەتەوە لە ئەوە ینی شرعیت بە وەزارەتی تەندروستی دراوە حذف و استحداثی پێ دەڵێن دەستەواژەکە پێ دەڵێن حذف و استحداث ئەوە لە یاسادا هەیە بڵێ لە یاساکەدا هەیە و عراق ئێستا لەسەرەوە دەڕوا بۆ ئێمەش دەبێت لەسەرەوە بڕۆن تەنانە ئەو لێژنێش کە چووە لەگەڵ بەغدا قسە لەسەر کراوە گوایە بودجەکەی ئێمە بەو شێوێ دانراوە کە نابێ زیاد بکرێت عراق خۆی پابەندی ئەو شتە نییە چونکە لە بڕگەی یاسایی مافیە بۆ ئێمە ڕابوەستی سەیریکە خەڵکی کوردستان نەبێ ئامانج بێ بێ استراتیجە گەورەکە بێت وەنیە خۆیە بێ استراتیجەکەەوە بێ نەخۆشی کەم بکەیتەوە نەک خەڵک نەخۆش بکەی و بەردەوام چارەسەری نەخۆشکەوی ئەگەن دکتۆری دنیا بەشی ئەمە ناکات وەنیە بەڕاستی کاتی خۆشی کە لە کابینەی پێشووە زۆر جار لێی شەمعاتزە بووی یعنی هەر لەسەر ئەم مەسەلە و بەڵام زۆر باشتر بوو لەوەی ئێستا لەم مەسەلە مەبدەئیە بوو من نازانم تەقیم بکەم کێ باشە و کێ خراپە من ئامانجم خەڵکی کوردستانە ئامانجی بەرنامەی من ئیستهدافکردنی نە هیچ وەزیرێکە نە فەزڵدانە بە هیچ کابینەیەک نە کەمکردنەوەی لە شانی هیچ کابینەیەک بۆ زانیاری خۆت ئەم بەرنامەش مەسەڵەن ئەم گەنجانە داوایان کردو بە بڵندگوی خۆیان نێزان چونکە 25 ساڵان بەرنمەیە هەیە هەر بە هەمان نەفەسیشیشی کردووە ڕەنگە خەڵکانێک کە ئێستا پۆستیانەیە وەزیرن یا هەر شتێکی ترن و کاتن هەر پۆستیشیان نەبووە نیە باشە ئێستا من ئامانجەکەم خەڵکە یەک پرسیار لە تۆکەم تۆ جگەلەوەی لە پەرلەمانی دکتۆری عیادەی خۆتت هەیە نووسەری وتە بێژ بووی یەک پرسیار لە تۆکەم ئەمی کە لەم بەرنامەیە بیستە پێتەڵە چی شتێک بە ناوی سیستمی تەندروستی لە وڵاتە ماوە بەداخەوە خراپە ئەوەی کە هەیە خراپە ئەوەی کێستا هەیە زۆر خراپە و لەبەر چیش خراپە ڕاستەکەی لەبەرەوەی کەوتۆتە سەر میزاج و ڕێنمایی و بڕیارەکەم چەندی ئەم وڵاتە ئەڕاتە دەرەوە بۆ ئوردن و بۆ چۆچۆچوە بەداخەوە ڕێژەیەک هەیە کە پێشووتریشە بۆ ئێستاش بەردەوامە ئەو کارێکی خراپە من پێم وایە ڕێخستێکی زۆر خراپێ بۆ کەرتی تەندروستی ئەو بەربەستەی مەسەلەکاری ئێستانیە ڕاستە منیش کە گوتم زۆربەی سەرکردە گەورەکانمان حەزەکەم زانیەوانەی کە کۆچی دواییان کردووە و ئەوەیشی کە ئێستا نەخۆشەکەوێ لە دەروی وڵات چارەسەری خۆیانەکەن وایە وانە ڕاست دەکەیت وڵاتێکە مەسوولەکان چوونە دەرەوەی وڵاتەکە بۆ چارەسەری خۆیان یعنی سیستمی تەندروستی لە وڵاتیان نییە کارێکی خراپە یان زۆر زەعیفە
یان زۆر پێویستی بە ریفۆرمە وەنیا پێویستی بە چاکسازێکی زۆر باش هەیە ڕاستی کە گوتیشم باشە یەک لە باشەکانەوە بۆ ئەو گرفتەیە خۆتۆ من زیاتر لە ناوردەکانەکان کاکەڕەنج لە ئەو کاتانی ساڵانی پێشووتر ئەو بەڕێزانە ئەو کێشەی ئێستایان نەبوو بەو شێوەیە دەکرێت تاخیر دەبوون چەند مانگێک بەڵام دادەمەزران ئێستا خەریکە بێ ئەمەل بن ئەوە باسی خەدەماتیش دەکەم لە کەرتی گشتی کە بەداخەوە ئێستا تەوەجوهەکە زیاتر بۆ کەرتی تایبەت کێشەکە لێرەدا نیە من پێم وایە کێشەکە لە تایبەت ئەگەر ڕێکی خات خۆ ئەڵمانیا زۆربەی هەر لەگەڵ کۆمپانیا عەقدی کردەوە کێشەکە لەوەیە ئەگەر ڕێکی خا ئەگەر ئەو مافۆ امتیازانەی لە کەرتی گشتیایە ئەو دکتۆرە هەیبێت لە کەرتی تایبەتیشا هیچ معارض نابێت بەس ئەگەر کابرایەکی مدیری خەستەخانە و کە خاوەنیشی بێ مەزاجی نەبێ دەموچاوی ئەو گەنجەی بەدڵ نەبێ و ئەو کچەی بەدڵ نەبێت و دەری بکە ئەمە یەکەم سیاسەتی تەندروستیمان بەرامبەر بە کەرتی تایبەت ئێستا دروست نییە ئەوەی کە هەیە ینی وەزارەت و کەرتی تایبەت ئەوانە وەکو منافەس سەیریەک دەکەن کەەوە هەڵەیەکە چۆن ئەوە ڕێک دەخرێتەوە ئەگەر بێت و لە چوارچێوەی یاسایەکی تایبەت بە کەرتی تایبەتدا هەبێتن ئێمە ئەوە ڕێک دەخەین پاڵپشتیش بۆ ئەو کەسانە کەرتی تایبەت لە تۆ پرسم چەند دکتۆری مەشهوریە وڵاتەیە کەرتی تایبەت بردوێتی لە خەڵکەکەی مەحروم کردووە لەکوێی دنیادا کەرتی تایبەت دێ لەسەر حسابی بێد و کەرتی گشتی و دکتۆرەکانی کەرتی گشتی هەر دکتۆرێکی کەرتی تایبەت لە تۆ پرسم وەزارەتی خوێندنی باڵای وڵاتە چەندێ پارەی تیا سەرف کردووە پارەی مناڵەکەی توی تیا سەرف نەکردووە پارەی بودجەی گشتی تیا سەرف نەکردووە جارێکتر بخرێنە خزمەتی خەڵک هەر کەسێک خەستەخانە دانێ با بڕوا لە هندستان دکتۆر بێنە با بڕوا لە بریتانیا دکتۆر بێنە نەک لێرە فەقیرەکە قوربەسەر بووە کەچی دکتۆرە بەناوبانگ و مەشهورەکانیش بە کۆڵێ پاراچن ئەیان بن بۆ ئەوێ خەڵک کە ئەوە کەرتی تایبەتە لەیەوە پرسم سندیکا ئاخر تۆ سندیکای پزیشکانی وەنا من بە شخصی تۆم خۆشەیە بەس لە تۆ پرسم بەس جوابی ئەو پرسیارم بەرەوە باشە ئەو خەڵکە ڕەش و ڕوتە بێ پارەیە مەحروم کراوە لە کۆمەڵی دکتۆری مەشهوری ئەم وڵاتە وە ئەو مەحرومکردن نیە ئەو بێبەشکردن نییە هەندێک نەخۆشخانەی تایبەتیان بە ئەمە بە یاسای ئاسمانی و ئەرزی ئەمە ڕەوە کاگەر ڕەنجان منیش لەگەڵ جەنابەتم هیچ ڕەوانەیە ئەگەر بەڕام بزانێ با ئەمەش لە سندیکانە دەبووین دیفاعمان نەدەکرد گلێمان نەدەکرد ئێمە هەموو یەکتری تاوا دەکەین سندیکای پزیشکانی تۆ بەس دیفاع لە پزیشکەکەی دیفاع لە پزیشک دەکەین منیش ئەوە تا بەرنامەکەم دیفاع لە پزیشکی دەکەین لەبۆ ئەوەی خزمەتگوزارێکی باش پێشکەش بە هاوڵاتیان بکرێتن ئەوە 15 ڕۆژە خۆی نەشتووە کاکە ئێستا بزانە 6 زانکۆی پزیشکی هەیە لە کوردستان لەوانەیە بیانەی بکەنە 7 بیانکەنە 8 لە هەولێر دەیانەی بکەنە 3 بەرنامە نییە ئەگەر بێت و وەزارەتی پلان حسابی بۆ بکرێتن ئەگە بێ خوێندنی باڵا لەگەڵ وەزارەت تەندروستی تەنسیقەکی باشیان هەبی دەتوان بەرنامەی 5 ساڵی داهاتوو دابنێن گەنجەکان ئاوا سەرگردان نەبن نەزان کەی تاعین دەکرێت نەزانن چیان لێ دێتن بەرنامەمان نییە کاکە ڕەنج بەرنامەمان نییە بەرنامەی نییە ئەو وڵاتە دوایش من بەراشکاوی دەیلێم حزب ئەو منتقەی بەڕێوە دەباتن حزبەکان با ئەوەی بلێم نەبیست نەیلێم بەس هەر دەیلێمەوە حزبەکان بەڕێوەی دەبن هەموو مەسئولەتەکە لەس حزبەکانە باوەڕ بکە هیچ کەسێک نییە لە ئیدارە خۆی تەنها لە وڵاتان تەنها وەزیر ئەوە سیادیە حزبیە لێرانە هەموو مەنسەبێک حزبیە لێرانە هەموو مەنسەبێک جا خۆ حزبەتی گوناح نییە بەس بۆشتی باش بکەن نەچنە ناوردەکاری و نەقڵی کەسێکە و مەحسوبیت 13000 دکتۆرمان هەیە دەتوانێت زۆر بە جوانی خزمەت بکرێتن بەڵام چۆنە خزمەتگوزارەکە ئیمکانیات نییە ئیمکانیات دابین ناکرێت تۆر ئازاد گوتی سندیکا گلەی لە سندیکا هەیە لۆ ڕێگا بدرێتن دکتۆرە شێخسایی لە دوو شوێن عیادە هەبێتن کاکە ڕەنج دکتۆرە شێخسایی لە چۆمان دادەنەی چۆمان چی لێیە دەتوانێت مناڵەکانی خۆی با لێ مەکتەبەشی ئەهلی دابنێتن هەفتەی 2 ڕۆژان ڕێگای دەداتن بچی لێوێ دەوام بکە ناتوانانی زیاتر دەوام بکە ئێمە لەگەڵ وەزارەت و لەگەڵ دەسەڵات قسەمان کردێ گوتمان ئەگەر دەتەوێت دکتۆر شێخسایی بنێریت چۆمان ژیانی وەکو دکتۆرێک بۆی دابین بکە لەوێن دەرێ بۆ ماڵ و مایل دابین کە بزانە هەفتەی 7 ڕۆژ لەوێن دەردەبی 4 ساعت لەوێ دەمێنێتەوە یاننا بەس تو بە ژیانێکی کۆڵەمەرجی بەڕات بەچی ئەتیادی چۆن دەتوانێت بچێت لەوێ هەفتەی 7 ڕۆژ بمێنێتەوە مەجبوری بێتەوە ناو شار عیادێ بکاتەوە هەفتەی 3 ڕۆژ 4 ڕۆژ ژیانی خۆی منداڵەکانی بەڕێوە بە جگە لەوەش مناڵەکانی لە مەکتەبی ئەهلی دابنێ مەکتەبی حکومی کوا ئێستا دەوری ماوە هەمووی لە ئەهلیە سیستەمەکە هەل لەسەرەوە تا خوارەوە هەمووی هەڵگەڕاوەتەوە ژیان گۆڕایە بەڵام ئەمە هەل لە سیستەمی کۆن دەڕۆین کاکە ڕەنج سیستەمەکە کۆنە
ئەگەر نا مستەشفایەتی ئەهلی ئێستا توانین ئیسفادەی لێ بکەین ئیسفادە لە ستەمەکان بکەین ئیسفادە لە هەموو بەشەکان بکەین. سپاس جنابی دکتۆر. کاک دکتۆر ئازاد کۆمنتی کۆتاییت لێ وەردەگرم. ها؟ والله ئەم مەشاکلانە حەزەکەم بزانی خۆی سندیکا پێگەیەکی معنەویشی هەیە مەسەلەکار هێز نییە سندیکا پێگەیەکی معنەوی هەیە بنمونە ئێستا ئێمە تووشی کێشەی دامەزراندن بووین 778 دکتۆرین دانەمەزراوینەوە چەند مانگی بەسەردا تێپەڕوا دەبێتە ساڵێک سندیکا هیچ پاڵپشتێکی معنەویشی نەنوان لەوش ئاماژە بە عەدەدی ئەمە نەکراوە پێش چەند ساڵێک حکومەتی هەرێم ئیمکاناتی نەبوو ڕاتبی بداتن باوەڕ بکە ئەمە دوو ڕاتبی دکتۆرەکانی گەنجماندایە دوایە ئەندامەتیتان بە خۆڕایی ئەوە دەکەینەوە چەند ساڵە ئەمە پارەتان لێوەراگەن لەو ئەندامەتیشتان هەر دکتۆرێک پێویستی بە هاوکاری هەمووتن هاوکاریمان کردیە بە مەبلەغی پارەش جگە لەوەش پێویستی بە لایانی دەرونیش بوویتە ئەمە پاڵپشتیمان کردیە سەردانمان کردیە بە هەموو شێوەیە بەڵام سندیکاشەوەی پێ دەکرێتەوە زیاترمان پێ ناکرێت مەسەلەکە وەکو شخصی خۆت وەکو دکتۆر شوان پیاوێکی خۆشەویست و بەڕێزی لەسەر سەرمانی بەڵام ئێمە مەسەڵەن دکتۆر شوان نەبێت کەسێکی تریش لەوێ بێ ڕەخنەکە ئاراستەی پۆزیشنەکەیە نەک من دەخنە پێش هەموو کەس لە خۆم دەکەم تۆ خۆت درێغیت نەکردووە بۆ خزمەت خۆم ڕەخنە لە خۆم دەکەم ڕەخنە قبول نەکەم بەرەوەی پێش بوون نابیتن زۆر سپاس دەکەم کاک دکتۆر ئازاد تێچێنێکی کۆتاییت لێ وەردەگرم لە جەنابەت. کاکە ڕەنجگەن کۆتا تێچێنم بۆ ئەم بەرنامێش وەکو برایەکی بچووکیش ئەو موقیمانش ئەم دانەمەزراوانە پزیشکە دانەمەزراوە بە ڕێزانە ئەمەی کە زۆر ناڕەحەتن لەوەی بچنن ناو خەستەخانە ئەهلیەکان بەڵێ کاکتۆر خاڵزوتی میکانیزمێک نییە لەگەڵیان بەڵام تا دۆزینەوەی میکانیزمێک بۆی هەم عیلمەکەیان بیر نەچێتەوە بۆی هەم ئەم ڕێرەوە زانستیە لە برادەرەکانی پێش خۆیان و ئەو سروشتەی کە ئەو ڕێرەوە زانستی هەیەی تێک نەچێت وەزارەتی تەندروستی بە هەند وەری بگرێت و سیلسیلەیە تێک نەچێت ئەبێ بە هەر جۆرێک بووە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر داهاتینە خۆ موچێ ئەو کارمەندانە ئەو پزیشکانە زوو بە زوو دەبر بکرێ و لەگەڵەوەشدا لە عێراقا لە هاتوچۆ بن تا ئەوەی لیژنەیەک بێت پێداویستی میلاکاتی سەرجەم شوێنەکان بۆ نمونە ئەو پزیشکە بەڕێزەوتی کە تەواری هەیە مقیمی لێ نییە بەڵێ مقیمی لێ نییە منیش لەگەڵیان بەڵام بێتەوە سەر قسەیەکی خۆمان بە حکوومەتی عراقی گوێی لێ نەوێ خۆ ئەزانی ئێستا و مقیمە بەڕێزە ڕخنەی لە من گروتی دەوامی مقیمەکانی کردووە بە 15 ڕۆژ زەختوان لێەکە بەڵام بەڵێ لەو دەخەمە سەر مقیم بەڵام لەو لاشۆ ئیجبارم کردو لەسەر مقیمەقدەم هاوشانی مقیمەکە دادمنیشێت و خۆم ناشرین کردووە لای پسپۆڕەکان کە ئەبێ زوو سەردانیان بکەن و لە ناو نەخۆشخانە نەچنە دەرەوە ئەمە سیستەمی تەندروستی ڕێککاتەوە من سنتەری کارکردنم لە مێشکم نەخۆشە نەک ئەوەی پینە و پەڕۆ بکەم لەگەڵەوەشدا بۆ سندیکای بەڕێز من کاکتۆرشوان لە نزیکەوە بە خزمەتی نەگەیشتم برای گەورەی منە ئەوە ڕخنەیە لە پۆزیشنەکەی بە ئەو پزیشکانی کە لە دەرەوەی شارەکانن مۆتیڤیشنێک هاندانێکیان هەبێ نەگوەک ئەزانی لە شاری گەورە با ناوی هیچ شارێک نێنم هەموو ئەو مقیمە بەڕێزانە مقیمە قدەمەکانیان تەنانەت تەلەبەی بۆردەکانیش هەمووی ئیشەکەن بۆ ئەوی عیادەی پزیشکێکی پسپۆڕی بەناو بانک قەرەباڵغ بکەن یان خەڵکیان بۆ ڕیفەرکەن بۆ ئەهلیەکان ئەمەیە ئینەکە ینی ئەگەر مقیم بچێتە ئەوێ بەڵێ با خەستەخانە ئەهلیەکە بە ئیجباری پارەی بدا ئەمیش سیستەمە تەندروستەکەی بڕێککاتەوە لەگەڵ هەمان کاتە بە ئەم بێسەری و بەریە دووبارەیەکەمەوە لە کەرتی تایبەتە هەیە کە هەمووی بەرەو کەرتی تایبەتەڕەوە باشترین بازرگانیە و لەگەڵ ئەوەژدا با من بێمەوە سەر قسەکەی خۆم کە وتە ئەو پرسیارم کرد بەڵێ بێگومان حکوومەتی هەرێم وەکو سیمتماتیک ڕلیڤ لەوەی کە چارەسەری ئازارەکان بکە معاشی پێ نادرێ ئەوێ هەندێکیان بخاتە سەر کەرتی تایبەت دکتۆر ئازادی میکانیزمی ڕاژەیان میکانیزمی ئەوەی کە بە خزمەت وایان حساب کرێ ئەبێ هەمووی وەکو یەکێک بێک لە کەرتی گشتیان بەڕێز دکتۆر ئازاد مستەفا بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە ئەندامی ئەنجومەنی وەزارەتی تەندروستی زۆر سپاس کە لە ستۆدیۆی سلێمانیەوە لەگەڵم بووی کۆتا قسەی جەنابەت کاک ڕەنج من ئەڵێمە بێ جەوهری کێشەکان بمیرێ ئەم بابەتێکی ئێمە چەندێکە باسیەکەین سنتەر ئەبێ خەڵک بێ ئەم مناقەشەی ئێمە بۆ خەڵکە ئەمە وەکو سارێکی بەرازیلی کۆنمان لێ هاتووە چۆن پینەی ئەەکەی قەت نابێ بە سارێکی ڕانجڕۆڤەر
ریفۆرم ئەبێ لە تەندروستیە هەبێ کێشە عەدەدمان نییە کێشەی نەخۆشخانەمان نییە ئەبێت چا بکرێ من کە باسی خانی پزیشکانەکەم لەبەر خاتری نەخۆشە کە باسی تاقیگە ئەەکەم لەبەر خاتری نەخۆشە کاسی تەختیتی دڵ ئەەکەم کە زۆرترین مردن لە هەموو دنیاە بە زەبحە و جڵدەی دڵە کە تەختیتەکەی من بەسەر خۆ ماتووە ڕێک نەبێ و نەبێ تەختیت نەبێ تەختیتی دڵ بۆ نەخۆشێک ئەچین جیازیش ناکە یەک جیازیشی لێ والحاصل کاگڕنج من حەز ناکەم بچینە سەر وردەکاری من لە مانجی یەکی ئەم ساڵە لە دەوری ئەوە بە دقیقی پێتەڵم لە دەوری 20 مانگ بۆ 30 مانگ لە شوێنێک بووم لێکی لە فریاکەوتنەکانی شاری سلێمانی بووم ئەو جیهازی تەختیتە کە تەختیتی دڵ ئەکا لە زەبحەی دڵ جەڵدەی دڵ نۆبەی دڵ لە هەموو ئەمانە پێویستی سەرەکیمان بە نیشانە کۆنیشانە هەیە لەگەڵ پێویستمان بە ئەو جیهازە هەیە لەگەڵ فەحسێکی خوێن فەحسە خوێنەکە هەر هیچ نییە لە هیچ فریاکەوتنێک جیهازی پێوانی تەختیتی دڵەکە ئیشی ناکرد بەناچاری بەناچاری من نازانم من ناچمە ئەو دیتێڵەوە مەقسەکەم لە چی بوو سەورەکەی بە چەند بە کاگڕنج ئێمە $500 بۆ 1000 کاگڕنج جەوهەری $100 ژیانی مرۆڤێکی چی ڕەنگە بەداخەوە جەوهەری کێشەکانمان لە بیر چۆتەوە هەردوو حیزبی سەرەکی لەم وڵاتەیە حەزەکەم ئەوە بڵێم سۆشیال دیموکراتن سۆشیال دیموکرات بنەمای سەرەکیان خوێندن بە بەلاش تەندروستی بە بەلاش وازە خوێندنی هێنین من مامۆستانیم بەڵام باسی تەندروستی بە بەلاشەکەم تەندروستی بە بەلاش تێکەڵکردنی ئێمە لەگەڵ نەخۆشخانی ئەهلیە زەنجێکی مەترسیدارە کە من ئەهلیم موچەی یامێ خزمەکانیشم ئەبەم بۆ ئەهلی کە خزمەکانم بر بۆ ئەهلی پارێکێشانە و ئێمە ئەبێ نەخۆشخانە بە بەلاش بێ بەڵام ریفۆرم بکرێتەوە کێشەی مرۆیەکان چا بکرێت و دکتۆر تەنها دکتۆر نییە کاڕن چۆ ئەزانی کێشەی سەرەکیمان کارمەندە تو ئەزای ئەخر خەستەخانەیەک بربڕی پشتی کارمەندێ کاکتۆشوان لە ئێمە باشتر ئەزانێ بربڕی پشتی ئەم نەخۆشخانەیە کارمەند بێ خۆ بەخش بێ چۆن شتی و ئەبێ خانی پزیشکانم نەبێ کاگڕنج مەجالم بە تۆزە کەمتر مەجالە دام کێشەم نییە خانی پزیشکانم نەبێ عنی چۆن بتوانم ئەم بە نەفەسێکی جددیەوە ئیشکەم کە من ڕێخستنی تا ئێستا بڕۆەکەی وەزارەت ڕێخستنێکی جددی ئیشی پزیشکانی نییە بە تابێت پزیشکانی گەنج باسی هاوڕەکانت ئەوەن ئەڵم ئایا حکومەت ناترسێ ئێمە بچینە دەرەوە لە دوای ئەو هەموو هیلاکەتیەکە بێ مچشتێتی خۆ ئەزانین پاریان سەرف کردووە هیلاگون ئایا ناترسن ئەڵمانیا وڵاتە ئەوروپیەکان بە ئاسانترین شێواز 2 ساڵ دەستخۆش 2 ساڵ دەستوانی لە پێشکەکەش باسی ئەوم کرد 1000 کەس چۆتە دەرێ تووشی ئەزمەیەکی گەورە بێگومان یەک ڕستاتوانم برای بەڕێزم یەک ڕستا بەس یەک ڕستاڵێم جیامان مەکەنەوە چونکە جیایان کردوینەتەوە وانەڵەن جیامان نەکردو خۆزگە پاکێزەکەی پێ هیوادارم جیاتان نەکەنەوە هیوادارم جیاتان نەکەنەوە زۆر سپاس یەک ڕستا مامۆستا ئێمە کارەکانمان لە لای حکوومەتی هەرێمی کوردستانە نەک عێراق هیوادارم ئەو لیژنەی کە پێکراوە چارەسەری زۆر سپاس دەکەم ئەگەر جیاتان کردوونەتەوە محامیەمانیش بە جەنابی دکتۆر محامیان بە ئەگەر یەک دقە بۆ بۆرە ئەخر دەرفەت نەما ئەگەر جیاتان کردوونەتەوە ئەگەر لە لیستی داخوازی دامەزراندن ئەمانتان دەرکردووە لوتفەکەن بێخەنە نایەوە محامیانە بیت خۆش بێ زۆر سپاس بینەرانی بەڕێز خواحافیز ئەم بەرنامەیە پێشکەشە بە وەزارەتی تەندروستی هیوادارم بەدڵ گوێ لە خواستی ئەو گەنجانە بگرن و ئەو هەموو کێشە کەڵەکە بۆی تریشکە هەر پەنها نەکرێ هەر پەنها نەکرێ هەر پەنها نەکرێ باز ناکرێ بەڵام کە شتێ داپۆشرا معنای ئەوە نییە لەبەرەوە سەیری ئەم بەرنامەیە بکەن بۆی داپۆشراوەکان ببینن.